سلااوان لێبێ بەڕێزانە و کاتتان باش خۆشحاڵین لە شەوێکی تری شەممە پێتان دەگەینەوە لە ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری بە مەبەستی پێشکەشکردنی وەبینارێکی تر لە زنجیرە وەبینارەکانی ئەکادیمیا. وەک دەزانن ئەکادمیای مێگامایند پلس لە سێ تەوەردا کارەکانی خۆی چڕ کردوتەوە کە ئەوانیش تەوەری پەروەردە ڕاهێنان ڕاوێژکاریە کە جگە لەو وێبینارانەی شەوانی شەممە چەند بەرهەمێکی تری چاپکراوی هەیە کە وەک لەسەر شاشەکە دیارن ئەو کتێبانن کە پۆلەکەت بەرەواش بکەوە پێنی ئور 300 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە و 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان کە بە سپاسەوە لەلایەن دەستگای و چاپ و وەشانخانەی فام بڵاو کراوەتەوە. هەروەها کتێبەکانی ژیری دەستکرد بۆ مامۆستایان و وانەکانی ژیان و بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. دوای کتێبیش کە چاپکرا بوو بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان بوو. چەند بەرهەمێکی تریش لە ڕێگایە. لەگەلەوە فەرهەنگی ئەلکترۆنی زاری هەیە کە بۆ هەردوو سیستەمی ئەندروید و iOS کار دەکا و خۆڕاییە. جگەلەوە کەناڵێکی یوتیوبی پڕ بەرهەم و چالاکی هەیە کە نزیکەی 289 ڤیددیۆی تێدا لە ئێستادا کە هەموو بەرهەمەکانی پێشووتر و چەند بەرهەمێکی تریشی تێدا. ئەگەر پێشتر سەبسکرایبت نەکردو دەکرێت لە ڕێگای ئەو QR کۆدەی سەر شاشە سەیری بەرهەمەکان بکەی و بێبەش نەبی لە بەرهەمەکانی داهاتوش. هەروەها چەند پلەیلیستێک ئامادە کراوە بۆ ئەوەی بەڕێزان ماندوو نەبن. پلەیلیستەکان ئەوانەی تایبەت بە توێژینەوە لە شوێنێک کۆکراونەتەوە، ئەوانەی پوختەی کتێبن لە شوێنێک کۆکراوەتەوە. بەو شێوەیە بەپێی کەرتەکان و بەپێی پسپۆڕیەکان هەموو ڤیددیۆکانی ناوی جێجێکراون و کراوەتە پلەیلیستی دیاری کراو. چەناڵێکی تایبەتی ژیری دەستکرد بۆ مامۆستایانیش بە زمانی شیرینی کوردی هەیە کە چەند ڤیددیۆیەکی بە سوودی تێدایە، چەند چاوپێکەوتن و چەند پرسیار و وەڵامێکی تێدایە و بەردەوامیش کاری تێدا دەکرێت. جگەلەوەش کەناڵێکی تایبەت بە کار و چاڵەچیەکانی ئەکادمیا لە وەتسەپ هەیە. ئەگەر ئەندامنی تێدا جەنابەت دەتوانی بۆ کیوارە داخلبی بۆ ئەوەی هەم لە هەواڵ و چاڵەچیەکان هەم لە وێبینارەکانی داهاتوو لە تۆمارەکان بێبەش نەبی و ببیتە ئەندام لەوێدا بۆەوەی زۆربەی جار شتەکان لەوێ بڵاو دەکەینەوە. نامانەوێت کاتی وێبینارەکە زۆر ببین بەڕاستی. بۆ ئەم شەو وێبیناری 134مینە کە لەلایەن زۆر بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عەبدولباست کامل فایق تاڵەبانیەوە پێشکەش دەکرێت کە بەڕێزیان هەم توێژەر و مامۆستای زانکۆیە لە بواری AI و مەشین لێرنینگ. بەڕێز کاک دکتۆر عەبدولباست دکتۆرای لە ئەپلاید کۆمپیوتینگ لە ساڵی 2015 لە زانکۆی بەکینگهام لە بریتانیا وەرگرتووە. ماستەرەکەی لە کۆمپیوتەر ساینس لە 2006 لە زانکۆی کۆیە وەرگرتووە. هەروەها بەکەلۆرسەکەی لە بەشی ماتماتیکس لە 2000 لە زانکۆی سەلاحەدین وەرگرتووە. لەو کاتەوەی کە دکتۆرای وەرگرتووە مامۆستایە لە بەشی سۆفتوێر ئینجینیرینگ ئەندازەی سۆفتوێر لە زانکۆی کۆیە و چەندین تەڵەبەی ماستەر و دکتۆرای سەرپەرشتی کردووە و لە چەندین کۆنفرانسیش بەشداری کردووە. خولی گوتۆتەوە بەڕاستی وەکو ریسەرچەریش کاری کردووە لە 2010 بۆ 15 لە زانکۆی بەکینگهام لە بریتانیا بووە. چەندین توێژینەوەی زانستی لە گۆڤارە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان تایبەتی گۆڤارەکانی IEEE بڵاو کردێتەوە کە خاوەنی سایتێشنێکی زۆریشە. هەر ئەو یەکێک لە توێژینەوەکانی بە تەنها زیاتر لە 600,000 سایت کراوە کە Mel Frequency Spectral Coefficient and its Applications کە لە IEEE بڵاو کراوەتەوە لە 2022. جگەلەوە چەندین بابەتی جیاجای وتۆتەوە و چەندین خولیشی بەڕێ کردو. ئێستاش جگەلەوەی کە مامۆستایە لە بەشی سۆفتوێر ئینجینیرینگ لە زانکۆی کۆیە ئەندامی بۆردی نووسەرانی گۆڤاری ئارۆیە کە لە زانکۆی کۆیە دەردەچێت.
ئەمە زۆر زۆر سوپاسی دەکەین کە کاک دکتۆر بەهۆی سەرقاڵیەکانیەوە بەڵام هەرتوانی لەگەڵ ئێمە بێ ماوەیەکی زۆرە ئەو مۆعیدەمان لێوە گرتووە سپاسی دەکەین کاک دکتۆر بەڕاستی هەر لە سەتای خوێندنیەوە ینی تمۆحی هەبووە برادرە کۆنەکانی ئەوم بخۆی نەگوتووە بەڵام برادرە کۆنەکانی هەندێک دۆزیەوە کە ینی سوتفە بوو بەڕاستی بەڵام ئەوان مجموعەیەک بوون لە کۆلیژ ئەو کاتێکە بە کەلوریسیان دەخوێن ناویان لە خۆنا بوو ئۆدەما ئەلخەمسە ئەوانیە کاک دکتۆر ئەو دوایی وەجال دەمە گەڕونکردنەوەی بدەیت ئەوانیشم دۆزیەوە برادری خۆم دەرچوون ینی بەڵام دەڵێ ینی ئینسان لە ڕێچکەکەی دیارە کە دەگاتە چێ و بەرەو چێ دەڕوا خاستن ئەگەر متمانەی بە تواناکانی خۆی ئێمە شانازی بە دکتۆر عەبدولباست و هاوشێوەکانی دەکەین زۆر خۆشحاڵن کە ئەم شەو لەگەڵمانە نامەوێت کاتی ئەو زۆر ببم ئێستا لای من 9 و 6 دقەیە بەس 6 دقەم بردیە دەناوت ئازاد بەلەوەی کە سعاتێک 45 دقە 50 دقە بە چێرەی بابەتەکەی خۆت پێشکەش دەکەی ئەوانی تر بۆ سەرنج و پرسیار و تێبینی بەشداربووان لێ دەگەڕێت کاکتۆر ئێستا مایکەکە و شاشەکە بۆ جەنابتە فەرموو دەستەکان خۆش بە کاکتۆر زۆر زۆر سپاس سپاسی ئەو دەرفەتەی جەنابتان تەرخانتان کردو بۆ ئێمە سپاس بۆ ئەو کاتەی بەڕێزانی کە بەشدارە بن لە گوێگرتن لەم سیمینارە هیوادارم لەم وێبینارە هیوادارم کە سوود ببەخشێ و ببێتە مایەی زیادکردنی دەوڵەمەندکردنی باگراوندی هەموو لایەکمان دەربارەی ئەم بابەتە و منیش بێگومان سوود لە کۆمنتەکان و لە پرسیارەکان و لە مداخەلەکانی ئێوەی بەڕێز ئەبینم بێگومان بەڕێزان طبعاً ئەم بابەتی ژیری دەستکردی مرۆڤ بووە بابەتێکی ترێند و مەشهور و خەڵک زۆر باسیەکە و تقریباً کەم کەس هەیە ئێستاکە نەزانێ بەلای کەم شتێک هەیە پێڵەن ژیری دەستکرد بەڵام چەند ساڵانێک پێش ئێستا ڕەنگە کەس هەر نەیزانی بێت بەم مۆدێڵانی AI ممکنە چی بکەن ڕەنگە خەڵکێکی کەم نەبێت لە بواری ئەکادیمیە کەسانێکی کەم ڕەنگە توانی بێتیان معلومات و ئیتڵایان هەبێت لەسەر ژیری دەستکردە جا من ئەگەر لەوێەوە دەستی پێ بکەم بەس باسی ئەوە بکەین کە ژیری دەستکرد چەند بە خێرایی چەند بە فراوانی چەند بە پانی و چەند بە قوڵی باڵێن گەورە ئەبێتەوە فراوان ئەبێتەوە تواناکانی زیادە بێ ڕەنگە لەم ماوەی ئەم 40 دقەی کە ئێستا ئێمە قساکەین لەگەڵ بەڕێستانە بێکەوە ئەم بابەتە گفتوگۆ لەسەرەکەین ڕەنگە دەیەها و سەدەها مۆدێڵی نوێ بچێتە پێشەوە و دروست بکرێت لە بواری ئایدا یعنی ئەگەر وەکو ئیحسایە قسە بکەین لە ئیحسایە یەکان سەیرن ینی جێی سەرنجن بەڕاستی یعنی مەسەیەکە لەوەی ئیحسایانێکی ئێستاوی لەسەر شاشەکە دەرکەوتووە لە 2025 ئەگەر بێت و با بڵێن هەموو ئەو سۆفتوێر و ئەپلیکیشنانی کە لە بواری ئایدا زۆر کاریگەریان هەیە 90% لە ساڵی 2025 با بڵێن پەبلیش کراوە یاخود با بڵێن دروست کراوە و خراوەتە بەردەستی بەکارهێنەرانی تەسەور کە بزانن 90% هەموو ئەپلیکیشنانە معنای وایە لە 2025 قەفزەیەک و چوو نوع گەورەبوونێکی تایە وایلی هاتووە کە تەخمینکردنی ئەوەی کە چەند ساڵێکی تر 2 ساڵی تر 3 ساڵی تر چی ڕوودەدا یانی ناڵێم با بڵێن خەڵک نایزانێ بەفعلی ناتوانرێت تەخمین بکرێ لەبەر ئەوەی چۆن ئەڵێ ئەگەر وەکو تەخمینی بڵێن ڕیگرێشن لاینەکە بکەین زۆر نامستەقیڕە ینی زۆر سەیرە ینی ناتوانی با بڵێن مۆدێڵێکی بۆ دروستکەی بڵی 2 ساڵتر چ ڕووەدا بۆیشە ئەگەر بەڕێستان شارەزای ئەو بابەتانە بن ئەو تێرمانەی وەکو تێرمی پێڵێن AGI و نارۆ AI و یاخود بڵێن جێنەرەڵ AI کە جێنەرەڵ AI سەکەمێکی کە کەمە زیاتر باسیەکەین کە توانایەکی زۆر فراوانتری هەیە لەوەی کە ئێستادا هەیە خەڵکێک هەیەڵێ ساڵێکی تر دەگەینە ئەوێ خەڵکێک هەیەڵێ 2 ساڵتر خەڵکێک هەڵێ 4 ساڵتر تەخمینەکان زۆر جیاوازن جا ئەوەی کە گرنگە لەگەڵ بەڕێستانە قسەی لەسەر بکەین بەڕێزان با من لێرەوە لەم پرسیارەوە دەستی پێ بکەم ئەگەر بەڕێستان
ئەم با بڵێن QRمان بۆ سکان بکەن و وەڵامی پرسیارێکمان بدەنەوە. ئەوشە لە ساڵی 2020 چەند کەس لە بەڕێستان دەربارەی مۆدیێڵی ژیری دەستکرد هیچی بیست بوو، مۆدیێڵەکانی ژیری دەستکرد. ئەمە پرسیارێکە و ئایا ئێستا چەند لە بەڕێستان بەکاری دەهێنن. ئەکرێگەر بەڕێستان و عزیێتە پێشن ئەوەتان کە تااقەتی ئەوەی هەیە وەکو ئحساییە حەزم لێ بوو کەلامان بێ کە بزانین چ گۆڕانکاریەک ڕوویداوە لە بینی 2020 بۆ 2025 یان 26 کە ئێستاە. جاما ئەکرێ ئەو لینکەشە دابنین لێرە و ئەکرێ هەر بەڵێ کاکتۆرە لە چات بۆکسەکە دایبنی ئەگەر ئەزیێتنی زۆر باشە. ئەو لە چاتەکە ڕێکدایانم بۆ ئەگەر هەر کەسێکی دوای QRەکەمان ڕۆژ ئەتوانن لەوێ کلیککەن. چا بە ڕێزان قسەکە لەسەر چیە؟ قسەکە لەسەرەوە چ ڕوویدا لە ناکایەکەم و عالم باسی ئایەکە. لە ساڵی 2023 خەڵک لە ناکایەکە دەرگای کردو و پەنجەری کرد هەسێری کرد لە بەر دەرگا و پەنجەرەکانی شتێکی ناوی ئایە، منداڵەکەی باسی ئایەکە، برادەرەکەی باسی ئایەکە، معالم باسی ئایەکە. بەڵام لە ڕاستیە ئای لە 23یان دروست نەبووە بێگومان، کۆنتر دروست بووە، بەڵام وەکو ئەکرێ بڵێن وەکو گەیشتن بە خاڵی کوڵانەکە بووە کە چۆن ئێسێم ئاو کە ئەخینە سەر ئاگرێک چەند دقەیەک گەرمە بێ دوای لە ناکاو دەسەکاتە بڵقەبڵق و ئەکوڵێ ئەگینا پێش ئەوە هیچ بڵقەبڵقی لێوە نایە و هیچ ینی تەحولکردن لە ئاوە بۆ بخار ڕوونادە. بەڵام کە گەیشە دەرەجەیەکی دیاریکرا و ڕەنگە با بڵێن 100 بە دقیقی وا بێ نازانم بزەوت هەموو دەهێوایان نایە لەژێر BA جیاواز ئینڤایرۆمنتی جیاوازتر دەرەجەی جیاوازتر تەحکومی پێکە ئەبێتە بخار. بەڵام و کاتێکا بێتە بخار لە ڕاستیە هی ئەو لەحزەیە نییە، هی وەختێکی زۆری پێش ئەوەیە کە بەردەوام گەرمی با بڵێن ئاوە پیشانی گەرمی دراوە یاخود گەرمی خراوەتە ژێرە ئاوە بۆی گەشتە کوڵان. اینجا ئەمەی کە ڕوویدا لە 2023 بەڕاستی علاقی بە 2023 نییە لە ذاتی خۆیان وەکو علاقی بە مێژوویەکی کۆنەوە هەیە کە لە بواری ئای دایشکراوە. تاریخێکی کە هەیە خەڵک نایزانێت، ینی با بڵێن زۆربەی خەڵک نایزانێ ئیلاگەر کەسێ لەو بارە کاری کردبێ. ئەوش تاریخی 2010 و 11 و 12 بە تایبەتی 11 بۆ 12 لەو تاریخەدا شتێکی گەورە ڕوویدا بەڕاستی. هەو مۆدێڵانەی کە پێوترێت دیپ لێرنینگ لەو تاریخەدا کەوتنە گەڕ و کەوتنە کارکردن. سەبەبەکەیشی ئەوە بوو کە لەو کە تاریخەدا کەوتنە کارکردن ئەوە نەبوو کە ئەو کاتە دروست بکرێت. لە ڕاستیە لە 2000ەکانەوە بازێکی لە 1990 ئەو مۆدێڵانە دروستکرا وەکو مۆدێڵەکانی ئەوی کە پێوترێت CNN یاخۆت Convolutional Neural Network گەلێ لە مێژە هەبووە. بەڵام لەبەر ئەوەی توانای با بڵێن لەبەردەست نەوتوانای لەبەردەست نەبووە کە کۆمپیوتەر بتوانێت مۆدێڵەکان جێبەجێ بکات و ڕەنیان بکایە خۆت بڵێن فێریان بکە. ئەو ئیشە تاخیر بوو هەتاوەکو سێ بعدی گەورە، سێ ڕەهەندی مهم لە بواری کۆمپیوتەرا چوونە پێشەوە. اینجا ئەم مۆدێڵانەی دیپ لەرنینگ توانیان بکەونە ئیش. ئەو سێ بعدەش ئەمەیە کە لەسەر شاشەکە بۆ بەڕێستان دەرکەوتۆ لە ڕسمەکەشتا بۆمان دەرەکەوێت کە گەیشتن بە خاڵی کوڵان سێ بعد گەشەی کرد تا گەیشتە و حاڵەتێکی تر ئەمەی کە ئێستا ڕوویداوە ڕوویدا. یەکەم شت دەیتای بێوێنە یا خۆت باوڵێن ئەوەی کە پێشی ئەوترێ بیگ دەیتا، دەیتای زۆر کورت و مختصر قسە لەسەر دەیتای زۆرەکەین. یعنی دەیتا کە زۆر بوو لە دەیتای دیجیتال تاوان باسەکەین بووە هۆی ئەوەی کە تۆ خۆراکێکی زۆر هەبێ بۆ ئەو مۆدێڵانە کە فێر بن لێەوەی. دووەمیش توانای کۆمپیوتەر کە تواناکەی چەند بەرزتر بووە لە کات بۆ کاتی ترستە شەندێ گرافتان پیشانەدەم. بۆ سێم شتیش ئەو ئەلگۆریتمانی کە بەشدار بوونە لە دروستکردنی مۆدێڵەکان. ئەو ئەلگۆریتمانش بەڕاستی نەوعێکە لە چۆنەڵی یعنی یەکێکە لەو بەعدانی کە کاری کردووە لەسەرەوەی ئای بگات ئەم دەرەجەی کە ئێستا ئەمەی بینین. هەڵبەتە من هەموو دەمێ ئەم ئایانی کە من هێڵێم لە ڕاستیە وەختی خۆی ئەمە پیان ئەوەت بەشێک لە ئای کە لە حقیقەتە مەشین لێرنینگەوەی کە ئێمە باسەکەین. بەڵکو پێش مەشین لێرنینگ نوعێکی کە لە ئای هەبوو کە ئێستاکە زۆر بە کەمی خەڵک تەرکیزی خاتە سەر کە پیانوتر ڕوڵ بیس ئای تەمان هەڵبەتە تا ئێستا هەر ئیشەکە، بەڵام ئێستا تەرکیزی خەڵک و فۆکەس و ئەو ئەپلیکیشنانی کە سەرنجی خەڵک ڕاکێشێ زیاتر لە بواری مەشین لێرنینگە کە فێربوونە لە دەیتاوە. جا ئەگەر باسی ئەو بکەین بۆ دەیتا چ لێ هات، یعنی چ شتێک بەسەر دەیتا هات کە
بووە هۆکاری ئەوەی کە AI با بڵێن لەو کاتەدا بتەقێتەوە و بچێتە پێشەوە. ئەوە بوو کە دەیتا زۆر بوو، گەیشتە حدێکی یەکجار زۆر. یعنی چۆن گەیشتە حدێکی یەکجار زۆر؟ یعنی ئەم ئیحسایانەی کە ئێستا لەسەر شاشەکە دەرکەوتووە سەرنجڕاکێشن کە ئێستا مەسەلەن باسی ئیمێل بکەین لە یەک خولەکێکدا، ئەمە ئیحسایی پێم وایە 2025 لە یەک خولەکێکدا 251 ملیۆن ئیمێل دەنێردرێت. گەڕانەکانی گوگڵ یاخود باڵێن سێرچ ئنجینەکانی لە یەک خولەکێکە 5.9 ملیۆن گەڕان ڕوەدا. سوسیال میدیا 138.9 ملیۆن ریلز لە پلتفۆرمەکانی مێتا بینراون لە یەک خولەکێکدا. 3.3 ملیۆن سناپ. نامەکانی سلاک کە سلاک بەرنمەیە کە خەڵک زیاتر بوو قەزی بزنس و تیمی بزنس و ئەوانە کە بەیەکەوە کارەکەن ئەوان بەکارهێنن 1.4 ملیۆن نامە لە هەر خولەکێکدا نێردراوە. ئەمانە ئەو شتانن کە خەڵک بەکارهێنانی چۆنەڵی دەیتای دیجیتاڵی بەکارهێنێ لە کاتێکی کەمدا بۆ کۆنتاکتکردن لەگەڵ خەڵکاوە بۆ ئەنجامدانی نەشات و چالاکیەکانی. ئەمە یە شتا باسی ئەومان نەکردووە چەند داتای لێکچەری مامۆستا و کتێب و نووسرا و نیسکلۆپیدیا و ئەمانە چەند ئەپلۆ دەکرێت مەسە ویکیپیدیا چی چەند داتا ئەپلۆ دەکات، باسی ئەوانەمان نەکردوە. باسی ئەو هەموو چەنەڵە گەورانەی دۆکیومنتاریمان نەکرێت کە ڕۆژانە دیتای دیجیتال بەرهەمەهێنن و باسی ئەسڵەن نەمانەی هەم داتانەی کە ئێستا لێرەدا باسەکەین تەنها باسی تێکستەکەین، باسی ڤیددیۆ و باسی وێنە و باسی دەنگیشمان نەکروکە یەکجار با بڵێن عددێکی زۆر مێگابایتێکی زۆر گیگابایتێکی زۆر کە ئێستاکە زیاتر ئەسڵەن بەم گیگابایت و ئەمانە بەم نەوع وەحدانە ناتوانرێت بە پێوری ئەوەندە زۆر بوو. زۆربوونی ئەم دەیتایانە کە من پێم وایە ئیحسایەکە بوو، پێم وایە 2023 بوو، لە 2023 ئیحسایەک هەبوو ئەیوت لەم دوو ساڵی کۆتایی ینی 23 و 22 ئەو دەیتایی کە دروست کراوە لە دەیتایی کە هەموو جێ دەمیکاڵین دەیتامە بەسمان دەیتای دیجیتاڵە بەقەدەر هەموو دەیتای پێشی خۆیەتی لەوەتی مرۆڤ هەیە هەتاوەکو 2021 21 عفوان ئەگەر باڵێن مقدارێک دەیتا دروست کراوێ لە 22-23 بەقەدەر هەمووی دروست کراوە. طبعاً ئێستاکە ئەو کێربە هەری هێشتا بە بەردەوامی بەرەو زیاد بوون ئەڕۆ. چەند مۆبایلی زیرەک لە بەردەستی خەڵکابێ، فۆنی زیرەکدا لە بەردەستی خەڵکابێ، چەند کۆمپیوتەر زیاتر بەهێنرێ، تابلێتەکان بەکاربێنرێ وەنە زیاتر دەیتای زۆرتر دروست دەکرێت. جا ئەمە بەنسبەت بوعدی یەکەمەوە ئەوەیانە بەڕێزان بوعدی یەکەم چی بوو؟ بوعدی یەکەم دەیتا بوو. بوعدی دووەممان چییە؟ توانای کۆمپیوتەرە کە توانای کۆمپیوتەر لە ڕاستیە ئەوش خەیاڵی گەورە بۆتەوە. ئەی زۆر بە خەیاڵی توانای کۆمپیوتەر زۆر چوەتە پێشەوە. ینی سریان کێرڤە بکەن بەڕێستان ئەبینن مەسەن لە ساڵی 1993 ئەبینین یعنی ژماری ئەو فلۆپ ینی ژماری فلۆپ پەرسەکەند فلۆپ پەرسەکەند یعنی چەند بڵێن کردداری ماتماتیکی لە چرکەیەکدا ڕوودەدا کاتێکە عقلی کۆمپیوتەرەکەت یاخۆ سیپیۆکەت ئیشەکە لە چرکەیەکدا چەند فلۆپە توانێ بکە ینی چەند کردداری ماتماتیکی توانێ بکە. لە ساڵی 93 ئەمانەیە بینن زۆر کەمە ینی تقریبانەوە باڵێن لە ساڵی 2000 ئەگاتە نزیکەی 10,000 گیگا باشە جا 10,000 گیگا تاوان ئەم ڕسمانە ڕسمێکی ئەوەی کە پێتر لۆگ ینی چی ینی بەقدارەکانیان وەکو یەک نییە زیاببوونەکانی لە ساڵی مەسەرەن بۆ نمونە 2010 ئەبینین گەیشتۆتە 10 ملیۆن گیگا فلۆپ پەرسەکەند کەمە ڕقمێکی یەکجار زۆرە. جا من قسەکەمان لەسەر بووتم تاریخێکەیە کە 2010 و 2011 گرنگە ئەلم کاتەیە توانای کۆمپیوتەر زۆر چوو بۆ پێشەوە و توانای لەعینەن کاتە داتای زۆری داتای شێکجار زۆر بوو وای لێ هاتبوو لە 2010 ئەو دیپلێرنینگانی کە پێشووتر لە 2000 لە نەوەتەکانە باڵێنکاری لەسەرکرا ئیشی نەدەکرد ئێستا ئەتوانێت بەم توانای کۆمپیوتەر ئێستا کە لە 2011 هەبوو ئیش بکە. بەڵام ئەگەر مقارنەی 2011 بکەی بەڕێزان لەگەڵ 2025 تقریبا نەک دەبڵ بۆتەوە هە زۆر زیاتریش بۆ چکە لێ بە ملیۆن حساب کراوە ئێستا توانای کۆمپیوتەرەکان بە بلیۆن گیگا فلۆپس پەر سەکەند لە سەکەندێکە
حسابەکرێن جا بزانە تەخەیل کە تواناکان چەند چوەتە پێشەوە ڕێزان لە عینە کاتیشا شتێکی کە هەیە بە ڕێزان باسی مۆدیڵەکەین من لێرە بنەوەیەکی کە باسی مۆدیڵەکانتان بۆکەم کە چۆن چوەتە پێشەوە یعنی ئەگەر ئیشێکی ئاسان باسکەین بەس بۆی تێبگەین تەمەت بە پارامیتر بۆتان ێژمێرم بەڵام بابزانین پارامیتر بەسمان چییە بەڕێزان ئەگەر یەک لاینێک یەک خەتێک دروست بکە یەک خەت بۆ ئەوەی دوو گروپ دەیتا لە یەک جیاکەیتەوە ینی مجموعە دەیتات هەبێ بۆ نمونە بازنەی بێ مجموعە دەیتامان هەبێ سێگۆشە بێ و لە یەک جیابن بتێ لاینێک دروست کەی بۆی لێکیان جیاکەیتەوە باش نییە لە وێنەیەکی تو دامێنشنە ینی هەر وەکو سەر تەختێکی سەر ئەم شاشێکی سێلێر دروستکراوە پێویستمان بە یەک لاینێکە جیان کاتەوە باش نییە یەک لاین دوو پارامیتەری پێویستە بە ڕێزان ینی ئەو جیاکردنەوەی ئەو پرۆسی جیاکردنەوەی دوو پارامیتەری پێویستە بۆی تۆ لەسەر شاشەیەک مجموعەیەشت لە مجموعەیەشت جیاکەیتەوە تەنها دوو پارامیتر ئەو بە ڕێزانی کە لە ماتماتیکا تااقەتیان هەیە و باڵێن حەزیان لەو بوارەدا هەیە دەزانن کە لاینێک بە دوو پارامیتەر دروست دەکرێ پارامیتەرێکیان بریتێ لە لارەکەی پارامیتەرێکیان بریتێ لەوەی لە کۆ باڵێن ئەوەی کە پێڵێن تەوەری وای ئەبڕێ جا تەسەور کە ئەگەر لاینێک بە دوو پارامیتەر دروست بکرێت کاتێککە منەڵم 100 پارامیتەر و 1000 پارامیتەر و میلیۆن پارامیتەر و 10 میلیۆن پارامیتەر ئیتر بیری لێ بکەرەوە کە تۆ چەند لاین دروست دەکەی ملا حەزار فرمن ئەچەنەمە مەفهومەکەم ئاسان کردوەوە چونکە خۆی لاینیش هینی خۆی هەیە ینی لاین ئەڵێن ئەگەر لە تو دایمەش نابێ بەڵام ئەگەر لە سپیسا بێ بێتە پلین ینی بێتە ڕوو تەختێک دواترشتی تریشێ پێوتری هایپەر پلین بەڵام بۆی کارەکە ئاسانکەین بوون و ئاباسەکەین ئەجا بزانین چی ڕووی داوە لەگەڵی ژماری پارامیتەرەکانە بە ڕێزان ژماری پارامیتەرەکانە بینی مثلەن ئەو باسی لە 1950 ئای دەستی پێکردو ئەو کاتە بە ژماری ڕقمی زۆر بچوک بنەوە لە تەمان لێرە لینکەکە شمداناوە ئەکرێ دواتر ئەم سلایدانە لەگەڵ کاک دکتۆرە شێر بکەم و خۆ دواتریشە کرێ بیبینن ئەو لینکانی کە لێردا هەیە بەکاری بێنن ئەمە زۆر ئەنیمێشنێکی جوانترشمان پیشانەدا لەم سایتانە کە داتاکانمان بە جوانتر پیشانەدا مەسەن لە 1960 ژمارەی پارامیتەرەکان گەشت بوو بە هزار پارامیتەر بۆ ئەو مۆدیڵیان دروستکرە بە 1000 پارامیتەر هەشتە 1000 پارامیتەر یعنی تقریبا ئەگە با بڵین بۆی بەستی بگەین دەکاتە نزیکەی 500 لاینێک باوا بڵێن دروستی کردو بۆی داتا لە یەک جیاکاتەوە بەڵام ئەگە سەیری 2000 مەسەن بۆ نمونە 6 و 7 و ئەمانە بکەم منطقەیە بۆ نمونە ئەلەکسنێت کە یەکێکە لە دیپلێرنینگە مەشهورەکان باسی 100 ملیۆنەکە بەڕێزان 100 ملیۆن و لە کۆتاییەکانی تاوانە ئەمە دوای 2020 لە کۆتاییەکانی 2023 و 4 و ئەمانە ڕاتا ساڵی پاریش قسە لەسەر تریلیۆن پارامیتەرەکرێ تریلیۆن پارامیتەر ئەو مۆدیڵانە بیسبیری کرد لێ بکەوت چەند زەخمە و چەند قودرەتی هەیە لە دروستکردنی با بڵێن لاینی زۆر بۆ سێپەرێشنی زۆر تاوانەوە من جارێت ڕێڵێمەوە ئەو بە ڕێزانەی کە ئەلم بابەتە شارەزە من بەڵین ئێڵێن بەس بۆ تێگەیشتن ئەچکەم لاین مەفهومێکە ئەمە تێمانەگەێنێک کە چۆن وێنانە لە باڵم پارامیتە چۆن وێنەکان لە یەک جیاکاتەوە مۆدیلە زەبەلەحەکان بەڕێزان اینجا قسەیەکی تر هەیە لەگەڵ ئەم مەتەڵەیە ینی ئەمە پێشووترتمان ئەو مۆدیلانە زەبەلەح بوونە چونکە پارامیتەرەکانیان زۆر بووە بەڵام هێشتا زیادبوونی ئەم پارامیتەرانە تا 2013 و 14 و 15 ئەمانش ئەو شتە زۆر گەورەیە نەبوو بەڕاستی خەڵک ئەیویست چی بکە ئەیویست مۆدیڵی زمان دروست بکە بۆی من لێرە لەم سایتەیە لافەن لەم سلایدەیە ئەمێ باسی ئەوتان بۆ بکەم مۆدیڵەکانی زمان چۆن ئیشەکەن دواتر بۆی بزانین ئەو چۆنڵی گەورە بوونەی مۆدیڵ و داتا و توانای کۆمپیوتەر چۆن وای کرد چات GPT و ئەم شتانی تری کە لە دوای ئەوە هاتن دروست بێ بابزانین ئەسڵەن مۆدیڵەکانی زمان چۆن کارەکە مۆدیڵەکانی زمان تقریبا ئەتوانین بڵێن سێ ئەوەی هەیە سێ مەرحەلەی هەیە مەرحەلەیەکیان هەیە بەڕێزان مەرحەلەیەکە پێوتر ڕاهێنانی پێشوەخت پریترینینگ مەرحەلەی پریترینینگ لە ڕاستی ئەم مۆدیڵانە بەس فێری قسە ئەبن ئەوە هەمووتان بەتەکیید ئەوەتان تاقی کردوێتەوە کاتێ نامەیەکە نێری یاخۆت ئیمێڵێکە نووسی بۆ نمونە لە ئیمێڵەکەڵی دیر ناوی نەفەرەکە بۆ تەواوەکە یان بە ئینگلیزیڵی I hope ئەڵێ you are doing well-ەکە بۆ تەواوەکە یاخۆت حتا لە مۆبایلەکەی خۆتە کە نامان ئەنووسی
سڵاو ڕەنگە بە ڕێزانێکە بۆ بنووسێ خۆی بڵێ مەبەستەوەی بڵێ بە ڕێزان ئاهاوی ترکە ڕێکۆمێندت بووە کات و اقتراحت پێدا کە چنە و عوشەیەکی تر لە دوایە و دابنی لە ڕاستیە هەموو مۆدلێک یەکەم جا بەمەوە دروستە بێ یان دەسی پێکا کە فێر بێت چۆن جملە دروستکە بە بێوی بزانێت جملە دروستکردنەکەی سوادی چییە یعنی دوو شەی بدەیتی ئەتوانێت جملە دروستکە جملە دروستکە ئەوش بە چیەوە فێرە بێت تەوان چۆن ئەو شتە فێرە بێت بەوەی کە ئەگەر بێت و بە بلیۆن بە تریلیۆن کتێب و شە و سنتەنس و جملە و ئەمانە لە بەردەسی ئەم مۆدێڵەدا بێ و هەمووی بینی بێ ئەتوانێت چی بکە ئەتوانێت تەخمین بکە کە وشەی داهاتوو چییە هەر بۆی ئەو نمونەیە ئاسانکەین چۆنەوی شاکە ئێستا من لێرە دوو نمونە بۆ بەڕێستان لە ئێران وسیەوە مەسەڵێم هەولێر شاری ئێستاوە خڵای خۆتان هەرێکێکتان کاتانێت تەواوی بکەن باشە هەزام شتێ ڕەنگە شتی جیاواز بێ بە خەیاڵتانە بەس من تەوەقعەکەم زۆر بەتان بڵێن شاری قەڵاو منارە وات تەسەڕەکەم وای دێتە خەیاڵم کە مەسەلەن لە جملەی دووە ماڵم لە بیرم دێ سولەیمانی ئەتر ینی تەسەوەرەکەم بڵێن زۆربەتان بڵێن دارومولکی بابان بوو تەسەوەرەکەم وا بڵێن زۆربەتان پرسیارەکەەوەی بوو وا ئەڵێن بۆچی وا ئەڵێنەوە لەبەر ئەوەیەکێکە لە مەشهورترینە و جملانەی کە زۆرترین جار گوێتان لێ بۆ زۆرترین جار دووبارە بۆتەوە بەس خۆ شەرتیش نییە وابێ ڕەنگە پیاەکی بە تەمەن بڵێ لە بیرم دێ سلێمانی زۆر فێنکتر بوو لە ئێستا ڕەنگە یەکێکی تریش بڵێ هەولێر شاری با بڵێن ئاشتەواییە ڕەنگە شتێکی وا بڵێ یان ڕەنگە هەرچ شتێکی کە بە خەیاڵیدا بێڵێکە ینی معنایەوە نییە دایمەنە وشەیە دێ بەڵام لەبەر ئەوەی احتیمالیەتی هاتنی ئەو وشەیە زیاترە لەوەکانی تر بۆیە ئەو اقتراحەتە داتێ هەڵبەتە ئەکرێ زیاد لە اقتراحێک شو بداتێ جار کاتێک کە بە تریلیۆنەها وشە لەسەر بابەتێک یاخود زمانێکی دیاری کرا و تەرخان بکرێت بۆ مۆدیڵانە ئەم مۆدیڵانە توانای ئەویانە بێ عفۆن توانای ئەویانە بێ کەیتە بتوانن وشە دروستکەن جملە دروستکەن لەمەوە بەبێ ئەوەی خۆیان بزانن بەبێ ئەوەی ئێمە یاسای ڕێزمانیان بدەینێ و بەبێ ئەوەی هیچ شتێکیان بدەینێ لە حەقیقەتە ئەوان فێری بنەماکانی ڕێزمانە بن فێری زانیاریە گشتیەکانە بن فێری بیرکاریشە بن کەم و زۆر ئەمە مەرحەلەی پریترینینگی پێوترێ یاخۆ ڕاهێنانی پێشوەخت اینجا وەکوە لێرەکە نووسیمانە مەتەڵی تەواوکردنی ڕستە ینی وەکو مەتەڵێکە فێرێ بێمە یاڵادەی ئەم ڕستەیان بۆ تەواوکە شتێکەڵێم ئەتوبزانە تەواویکە چۆن تەواوێکی جا ڕێکخستنی ورد هەنگاوی دووەمە ئەوش کە پێوترە فاین تیونینگ بە وەختی خۆی رادیۆ کە ئەوەیەکی هەبوو مۆجێکی هەبوو ماسووران تا گەیشتە سەر چۆنەڵی ئەو فریکوەنسی کە عیلاقی بۆ و چەنەڵەوە بوو کامانویست گوێمان لێوێ ئەو تیونینگە ئەنجامە فاین تیونینگ ینی تۆ دی پارامیتەرەکان ئەگۆڕی ئەو وەیتانە گۆڕانکاری بەسەردا ئەهێنی فێریەکەی فێرێکی بووی ڕێک ئەو نەنجامە بدا کە تۆ ئەتەوێت فاین تیونینگ لە حەقیقەتە ئەوەیە کە تۆ وا ئەەکەی ئەم مۆدێڵە ئیتر تەنها هەرەوەندە نەبێ ڕستە دروستکە بەڵکو وای لێکەی لە کۆنتێکستێکە لە سیاقێکی دیاری کراوە معلومات ببەخشێ بە تۆ کاتێک کە تۆ شتێکی ئەدەیتێ ئەو باسی ئەم وەڵامانە بکە و هەر بە هەڵبەتە لە مەراحلی تریش هەیە کە مەرحەلەیەکە پێوتر ڕئینفۆرسمنت ئەو شەوەیە کە تۆ مۆدێڵەکە دوای فێرەکەی کە خەڵکێکدا ئەنیشێ فێری ئەکا ئەڵێ وەرە تۆ ئەم گەر ئەم وڵامەت هەبوو ئەم ئەفەن ئەم پرسیارەت لێکرا ئەم وڵامە بدەرەوە ئەم پرسیارە لێکرا ئەم وڵامە بدرەوە وەیتر نەوەک لە چۆنەڵی پاداشت یاخود ڕیوەردی ئەدرێتەوە بۆ ئەوەی زیاتر ئەو وڵامانە بداتەوە کە ئەمانیانوێ ئەمە سێ مەرحەلەیە بەگشتی بەم نەوە کارەکە جا ئەمە مەبدەەکە وازحە بەڵام مشکلەکەەوەیە وەختی خۆی ئەمە زۆر قرس بوو بە ڕێزانیانی ئەنجامدانی ئەم مۆزوعەکی ئاسان نەبوو کاتێک کە توانەکانی کۆمپیوتەر یەکەم توانەکانی کۆمپیوتەر لە شوێنی خۆی نەبوو کەم بوو و کاتێک داتا کەم بوو و کاتێکیش مۆدیڵەکان پارامیتەریان زۆر نەبوو بەڵام سەر ڕای ئەوەی کە مۆدیڵەکان داتایشیان زۆر بوو و کۆمپیوتەری زۆر بەتوانا بوو و مۆدیڵەکانیش بە پارامیتەری گەورە هاتنە بەیدانەوە هێشتا کێشەیەکمان هەبوو ئەو کێشەی حەل نەبوو کێشەکە چییە؟ کێشەکە ئەوەیە کە ئێمە کاتێک کە قسە ئەکەین یعنی ئەو مۆدیڵانی AI نیان دەتوانی وشەی زۆر کۆنتر لە بیریان بمێنێ
يعني مثلا بۆ نمونە با ئەم نمونەیە لەگەڵ بەڕێستانە باس بکەم عفوان ئەم نمونەیە کە ئێستا لێرەدا هەیە ئەمە دوو نەوع لە نووسینەوەکو دەیبینین ئەگەم لا حەزە بکەن the animal didn't cross the street because it was too tired ئەم دوو شەیە ئەم دوو سنتنسە ئەم دوو جملەی هەری هەماشتن ئەمەی خوارەوە شەماشتە بەڵام ئەلێرەدا مەبەسمان چییە مەبەسمان وەیە ئەگەر مۆدێلەکە لەسەر ئەم ڕستەیە فێر بێ ئەم ڕستەی یەکەم ئەو کاتە چۆن ئەتوانێ ئەم ڕستەیە ئەم ئیتەکە لێرەدایە ڕەتیانەکە بە کێوە لە حقیقەتە خۆمانەزانینەوە لێرە نمونونەکە بە ئینگلیزی هێناوەتەوە ئیت دیارە یان مەبەستی ئەو ناوانەیە کە لە پێشی خۆی هاتووە ینی ئیتەکە ئەشێ بۆ ئەنیمەل بگەڕێتەوە ئەشێت بۆ ستریت بگەڕێتەوە وانە جا پرسیارەکە ئەوەیە بۆ کامیانەی دی بە کامیان مۆدێڵە کۆنەکان وە کۆمەی خوارەوەی بەڕێزان مۆدێڵە کۆنەکان چێ نزیک وایەلی ئەیدا بەو یعنی ساڵێ the animal didn't cross the street because it was ئەم it wasە بە حقیقت ئەمە باسی ئەنیمەڵەکەکە باسی ستریتەکە ناکە مۆدێڵە کۆنەکان زاکیریان زەعیف بوو زاکریان زەعیف بوو نیان دەتوانی شتی زۆر کۆن لە خاڵی خۆیان بهێننەوە بەڵکو بزریانە کرد سەبەبێکەکەیش وازحە کە تۆ سیاقەکە کە درێژ بوو مجموعی جملەی یەکجا زۆر لە دوای یەکدا هات ئیتر قورسە ئەو مۆدێڵانە زاکیرەکەیان بتوانێت بمێنێ و پرۆسسی بکە و هەر فریا بکەون پرۆسسی ئەوم بشتە بکەن لە ریال تایمە لە ریال تایم ینی بە لە حەزە بتوانن ئەو شتان ئەنجام بدەن قورس بوو مۆدێڵی نوێ بەتوانە ئەو مۆدێڵەیە کە کاتێک ئیتێک لێرەدا هات بە پی سیاق فێر بێ کە ئەمە لە ڕاستیە مەبەستەکە زیاتر ئەنیمڵەوەک لەوەی لە ستریت بێ باشە ئەمە چۆن نتوانن ئەم مۆزوع فێر بێت ئەوەی لە حقیقەتە ئەمەی ئەنجامدا لە 2017 ئەم پەیپەرەیە کە ئێستا لەسەر شاشەکە دەرەکەوێت کە پەیپەرەکە وەکو دەیبینن attention is all you need هەر لە ناوەکەشێ لە ناو پەیپەر هەر نەهەچێ بەڕێزان ناوەکەی لە ناوی هیچ پەبلیکیشنێک ناچێ وازانی بە خۆی قسەی خوبینە نەسیحاتکردن شتی وایە بەڵام ئەمە ناوی پەیپەرێکە لە 2017 یا بڵاو بووەتەوە کە شتێکی لێ دروستکرا شتەکە پێوترێت ترانسفۆرمەر کە ئەمە شقڵی کە ئەم شقلی فیگەرەی لە ناوڕاستایە ئەمە ترانسفۆرمەرە طبعا ئەم ترانسفۆرمەرە بەڕاستی شۆڕشێکی یەکجار عجایبی لە بواری تەکستە ئەنجامدا ئەی سەرڕای بەرزبوونەوەی ژمارەی پارامیتەر و سەرڕای زۆربوونی دەیتا و سەرڕای ئەوەی کە تواناکانی کۆمپیوتەر بەرزبوونەوە لە ڕاستی ئەم ترانسفۆرمەرە شۆڕشە خەتەرەکەی ئەنجامدا و دروست کرد لە بواری تەکس پرۆسسینگە یاخۆت تەعاملکردن مامەڵەکردن لەگەڵ دەقەکانە لە دوای ئەمەوە تر GPTەکان GPT 1 و 2 3 و کەیتر چات GPT لێ دروست بوو و هەروەها ئەو مۆدێڵانی تری بارت ئەوانی ترکەیتر بازێکیان گوگل تەبەنی کرد و بازێکیان خەڵکی تر تەبەنیان کرد و ئەمەی کە ئێستای بینینە هەمووی لە دوای ئەوە دروست بوو بەڵام 2017 تا 2023 خۆتان نەزانن ماوەیە کە ماوەکەش کەم نییە ئەنی بەڕێستان ئەگەر هەر بووی وەکو مێژوو بهێنینەوە خەیاڵی خۆمان بیرکەرەوە لە کاتی کۆرۆنایە چەند مۆدێلی AI خەڵک بەکارهێنا طبعا بێگومان هیچ مۆدلێکی مەشهور نەبوو لە کاتی کۆرۆنا 2019 خەڵک بەکاری بێنێ ماڵێ ئەم ترانسفۆرمەرە ئەمە دروست کرابوو بەڵام لە باگراوندا خەڵک خەریکی ئیشکردن بوو لەسەر ئەم بوارە ووای لێ هات ئەم ئەتێنشن ئۆلیونیدە مەبەستی چییە تەمەن لێرە مەبەستەکەی ئەوەیە کە لە ڕاستیە ئەم ئیتەی کە لێرەدا هەیە مۆدێڵێک ئەتوانین دروست بکەین کە ئەتێنشنی هەبێت سەرنج بداتە هەندێ وشەکە گرنگن و ڕەتیان بەمەوە هەیە پێویست ناکات سەرنج بداتە سەر ئەم دەیە یان سەرنج بداتە سەر ئەم بیکۆزە یان سەرنجی ئەم کرۆسە ڕابکێشێت چونکە ئەو ئیتە بێگومان دەبێت سەرنج بخاتە سەر ئەو ناونانە ئەو ئیسمانە بۆ ئەوەی زیاتر بتوانێت ئەو ئیتە چۆنەڵی تەخمین بکە پردیکتی بکە بۆ داهاتوو چنەوە باڵێ وشەیەکی تر ئەتوانێت دروستکە و مۆدەڵە ئەمانە ئەو شۆڕشە ترانسفۆرمەر دروستی کرد لەگەڵ ئەمەیە بەڕێزان لەگەڵ دروستبوونی ئەم ترانسفۆرمەرە شۆڕشی LLM یعنی لارج لانگویج مۆدێڵ یاخود مۆدێڵ لە زمانەوانیە زەبەلەحەکان هەموو شتێکی گۆڕی سەبەبەکە چییە کە هەموو شتێکی گۆڕی تەمەنا لە لێرە کێشەکە ئەوە نییە کە تەنها تو مۆدێڵەکە دروست کرد بۆی تەکس پرۆسسینگ بکە پرۆسسی تەکسکە بەڵکو شتە سەیر و خەتەرەکە ئەوەیە کە ئەمان توانیویانە ئەم مۆدێڵانە توانیویانە پرۆسسی زمان بکەن زمانیش معنایەکی تایبەتی هەیە
چونکە زمان ئەکرێ زمانی قسەکردنی من و تۆ بێ، کوردی، ئینگلیزی، عەرەبی، هەر زمانێکی کە کێشەکە لەوەدایە کۆدینگ، کۆدی سۆفتوێرەکان و پرۆگرامەکان و هەموو بەرنمەیەکی کۆمپیوتەر کۆدەکەیش لوغەیە. ڕاستە لوغەیەک نییە کە من و تۆ قسەی پێەکەین، بەڵام لوغەیەکی بەرمەجیە وەکو پایتۆن و سی پلس پلس و جاڤایە و هەرچ زمانێکی کێ. لە کۆتاییە ئەو زمانانە بەڕاستی ئەتوانن قسە لەگەڵ کۆمپیوتەرا بکەن، ئەوی زمانە. هەروەها پێکهاتەی کیمیاوی، هاوکێشەی بیرکاری، تەنانەت هەتا بڵێن ئەو بڵێن مۆزوعی جێنەتیک و ئەو سیلسیلەی ئەو بتانی کە تەمسیلی هەر جێنەتیک سکوانسێک ئەکات، هەموو ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان ئەکرێتۆ ناوی زمانی لێبنی. زمانێکە ڕاستە زمانەکەی من و تۆ نیە، بەڵام لە کۆتاییە زمانە کە زمانە ئەتوانرێت تەخمین بکەیت بۆ ئەوەی کە لە داهاتووە یاخود پریدکتی ئەوە بکەیت لە تایمێکی ترە، لە کاتێکی ترە، چ نەوعە ڕقەمێک، چ نەوعە حرفێک، کارکتەرێک، وشەیەک ممکنە جێنەریت بکرێت و پێویستکە دروست بکرێت. جا لەبەر ئەوە ئێستاکە زمان کاتێک کە مۆدێڵەکان بتوانن مامەڵی لەگەڵدا بکەن و دروستی بکەن و لی تێبگەن لە بینی دوو قەوسە، معنای وایە ئەتوانن لە هەموو ئیش بکەن. بۆیشی ئەبینین ئەمریکا ئێستا ئەم مۆدێڵانەی لانگویج، لارج لانگویج مۆدێڵانێکی ئێستا هەیە، سەرەکی لە بواری زۆر زۆر جیاوازە کاری زۆر گەورەکەن. ئەتوانن پلان دابنن بۆ کەسێ ئیداری شەریکەکەی بکە، ئەتوانن پلان بە مامۆستایەک دابنن چۆن باڵێن کلاسەکەی بەڕێوە بە، ئەتوانن نەسیحەتی دکتۆر بکەن چی بکە و چی نەکە و چی بخوێنێتەوە چی نەخوێنێتەوە، ئەتوانن کۆمەڵێک زانیاری باش بدەن بە کەسێکی سەیدەلانی و ئەوە ئیتر هەموو هەشتێکی کە بە خەیاڵتا دێ ممکنە قسەی تیا بکەن لەبەر ئەوەی ئەو تێکستە یەکجار زۆرانی کە لە ئینتەرنێتە هەیە و ئەم مۆدێڵانە لەسەری فێربوونە، ئەتوانێت ئەم مۆدێڵە لە ڕێگەی ئەم تێکستانەوە کۆمەڵێک شت جێنەریت بکە کە گونجاو بێ بۆ وەڵامێک لە وەڵامەکانی کە تۆ لی پرسیاری لەکەی. جا بۆیە ئەمە بوو بە مەبدەیەک، کەواتە لە ناونیشانی ئەم وەبیناری خۆمان کاڵێن لە ئەوەی کە لەوە دەستی پێ بکەین چۆن پردیکتی، چۆن تەخمینی وشەیەک بکەین بۆ ئەوەی کە لە مۆدوە چی بکات مۆدێڵەکان بتوانێت بەرجەستەی هەموو حاڵەتە زانستێکە بکە لە فیزیکەل وۆڵدا. ئەوە ئەو قەفزەیە، ئەو جەمپەیەکەی تر لە بینی ئەوەی کە تەکست پرۆسەسەرێکی ئەتیادی بێ بۆ ئەوەی کە بتوانێت مۆدێڵی دنیا بکە، جیهان بکە. ئەمانە ینی شتە گەورەکە بوو کە لە ناوێڵە لێمە ڕوویدا. بەڵام ئێستاکە دۆخێکی کەش لەوە بەولاترەوە هاتووەتە پێشەوە کە ئەم دۆخێکی ئەتوانم ناوی بنم دۆخێکی تەکنیکیە زیاتر لەوەی بڵین دۆخێکی عیلمیە. کاڵێم دۆخێکی تەکنیکیە لەبەرەوەی کە تازە مۆدلەکان دروست بووی تر تەنها ئەوەندێ مۆدێڵانە نەختێ بەرەو زیاتر بەرەو پێشەوەیەوە. دۆخە تەکنیکەکە ئەوەیە کە ئەڵێن ئیتر مۆدێڵەکان لە 2026 و بەرەو پێشەوە هەوڵ ئەدەن لە چاتەوە بۆ کردار بگۆڕێن، هەوڵەدەن ئەو شتە دروستکەن کە پێوترێت ئەیجنتیک AI، یعنی ببنە بریکاری ئێمە وەکالەی عامەی بدرینێ و لە زیاتی ئەمە کارەکانمان بۆ بکە. من تقریبن مانگی سێ بوو بەڵێ هەواڵێک بڵاو بووەوە لەلایەن کەسێکی دیڤلۆپەرەوە. ئەم دیڤلۆپەرە مۆدێڵێکی AI تەتویرە کرد، ئیشی تیا کرد. مۆدێلە AIەکە بە تێکست ئیشی کردووە، یعنی ئەو بە هیچ شێوەیەک دەنگی ینی سیگنەڵی دەنگی تیا بەکار نەهێناوە، وا دوا دیزایانی نەکردو سیگنەڵی دەنگ بخوێنێتەوە و سپیچ ڕێکگنشن بکە و ئەم شتانە بکە بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ئیشەکانی من کە. بەڵام هەوڵم داوە من بۆ نمونە ئەو کەسم دیزایانی مۆدێڵەکەم کردووە، هەر کاتی تێکستێکم بۆی نووسی ئەم تێکستانی من بەکار بهێنێ بۆ ئیشەکانم جێبەجێ بکە بەبێەوەی خۆم زۆر شتی پێ بڵێم. ینی مەسەن بۆ نمونە کە من ئەڵێ من پلانم هەیە سەفەرێ بکەم لە مانگی 10 ساڵی داهاتووە بۆ فلانشن، ئیتر ئەو خۆی ئەڕوا ئەی خاتە ناو
کەلەندەرەکەی تۆوە و بیرەکاتەوە لەسەرەوەی کاتا کەواتە من بۆی قازانج بگەێنم بەم برادرە با لە ئێستەوە هەوڵ بدەم تکتێکی هەرزانی بۆ بکڕم وچێ بۆ شتەکڕێ لە حسابەکەشت پارەکەشتە بە هەموو شتێکە کاتیانی هەموو ئەوی کە پێی بکریکە جا ئەم هەواڵەی کە لە مانگی سێ ڕوویدات غەریبەکە لەکوێدا بوو سیرەکە لەکوێدا بوو تەمەسە خۆی دۆخەکە بۆی بەرەو ئەوێ بڕوە بەڵام بەبری کارکبوون گەیشت بۆ حدێک لە مانگی سێام هەواڵەکە بڵاو بۆ ئەڵێت ئەم مۆدلێک ئەم دیزانی کردبوو دەنگی منی بەکارهێنا بەبێ ئەوەی من دیزانی بکەم کە دەنگ بەکاربێنێ ئەڵێ من نامەیەکم نردبوو بۆ واتساپ دەمان هەڵبەتە واتساپەکەی خۆی خسووەتە بەردەستم مۆدیڵە بەڵام دەنگەکانی ناو واتساپی نەخسووەتە بەردەمی دەنگیانی ینی با بڵێن دیزانی مۆدیڵەکەی بەو نوعان نەکردو کە دەنگەکانم دەنگی ئەوی کە لە دەمەوە دەرەچێت سەوت سیگنالی سەوتەکە بخوێنێتەوە بەڵکو تێکستەکانم من وادام نابوو کە بخوێنێتەوە کەچیڵێ ئەو کاتێک کە دەنگەکەی بینیوە تەمە لە دەنگەکە تێناگا بەڵام توانای ئەوەی هەیە داونلۆدی بکە سەیری دەنگەکەی کرۆسێرەکە نازانێ بخوێنێتەوە چونکە ئەمە تەکست نییە خڵسا چۆتە سەر هێدەری فیلەکە کە بینیوێتی مەسەلەن فلانشت .mp3 بۆ نمونەکە داونلۆدی کرۆ بزان mp3 یان وەیڤیان هەرچیەکە ڕێکڕۆشتۆ سێرچی کردووە بینیوەتی وەی فیلێکی سەوتە ئەمە هەر تەکسی بەکارێناوە تا ئێستاکە و هەوڵی داوە کە پرسیاری کردو و دەستی کرە پرسیارکردن ئەگە فیلێکی سەوتە بێ من چۆن بیکەم بە تێکست سەیری کردووە کە هیچ شتێک ینی مەجموعەیەک بەرنامج هەیە پرۆگرامەیەکەمی شاکە خۆساوە چۆتەوە ناو کۆمپیوتەرەکەی سێرچی کردووە زانە و پرۆگرامانی هەیە یان نا بەرنامجێکی دۆزیوەوە بەڵام نەیتوانیەوە بیخوێنێتەوە هەڵساوە چۆن لە وابزانم لە ئۆپن ئای هینێکی API-یەکەیە بەکاری هێناوە ئەم دەنگی داوە پێی کردوێتی تێکست و تێکسەکەی ناوتە اینجا لە تێکسەکە تێگەیشتووە وەڵامی داوەتەوە جاکە وەڵامی داوەتەوە ئەم برادرە تووشی شۆک بووە تێتی من باشە دەنگم نارخۆ تێکستم نەنارەمە چۆن لە من تێگەیشت و چۆن وەڵامی منی داوە ئەمە ئەو دۆخەیە کە ئێستا لە چاتەوە بۆ کردار هەنی کاتێ مۆزۆوە نیە بەس قسەی لەگەڵەکەی بەڵکۆ توانێ یعنی لە جیاتی تۆ ببێ بە بریکار و کار بکە و ئەوەی کە ئەڵێم لە مانگی سێ ئەم هەواڵە بڵاوبووە هەواڵەکە تەنانەت بە حدێکە کە ئیتر خەڵک تووشی ترس بوو ینی کاتە من نەگەشتێ بۆ شتێ دیزایانیشی نەکەم ئەم توانای هەیە بڕوە وەکو چۆنڵی شتێکی ڕکەرسڤلی بە دوای شتەکان هەبڕات و شت لە دوای شت بەکاربێنێ و لەوە بەتواناتر قسە بکە کە ئێمە تەخەیولەکەین جا تێڕوانین بۆ داهاتوو بەڕێزان ئەمەشیانە یەکێکە باڵێن نوێترین ترێندەکان کە ئەمەیان وجهە نەزەرێکی کەی هەیە لەم حاڵی ئێستاە بەڕێزان ئەوش ئەوەیە ئەڵێن نەخێر تەنها زمان نییە کە ئەتوانێ مۆدیڵی جیهان بکات چونکە زمان لە کۆتاییە ئینتاجی مرۆڤە یعنی ئێمە ئێستا بۆ نمونە ئەگەر بمانەوێت چی مۆدیڵی سەر ئەرزی AI بهێنی و بمانەوێت لە کیمیا تێبگا ئەو لە کیمیا لە ذاتی خۆی تێناگا بەڵکو لە تێکستەکانی مرۆڤ کە دەربارەی کیمیا نووسراوە تێدەگا بۆیە ترێندێکی کە پیا بووە کە ئێستا باوێتی و هەواڵ هەیە کە هەندێک یەکێک لەو دیڤلۆپەرانی کە پێشووتر لە مێتا ئیشی کردووە ئێستا جیا بووە تۆیان باڵێن لەوێ نەماوە نزیکەی 1.4 تریلیۆن ینی باڵێ کاتە بلیۆن با بڵێن تریلیۆن بە بە دینارێکی خۆمان نەڵێن 1.4 بلیۆن ئەوەی دۆلاری کۆ کردوەوە وە پلانەکەی بۆیە کە نزیکەی 15 ملیار یان بلیۆن دۆلار کۆب کاتەوە وای سیسماری تیا بکە لەم مۆزوعەکە چییە؟ مۆزوعەکە ئەوەیە لە جیاتی ئەوەی مۆدیڵەکانی AI لە زمانەوە تێبگەن وکووا لێرەدا هەیە بەڵکو پێویستەکە لەکوێوە تێبگەن لە فیزیکەل وڵدەوە تێبگەن لە دنیای فیزیاییەوە تێبگەن یعنی لە جیاتیەوەی مۆدیڵەکە تەخمینی وشەی داهاتوو بکە با تەخمینی حەدەسی داهاتوو بکە حەدەسی داهاتوو کردداری داهاتوو یعنی بۆ نمونە کاتێ بەندۆڵێک ئەگەر لێرە بێ و دوایی لەگەڵ لەسەر فیزیا قسە بکەین بەندۆڵێ لێرە بێ و دوای بچێتە ئەوێ
دوای ئەوە چی ڕوەدا لە جیاتیەوەی ئێمە لە قسە تێبگەین چی ڕوئەدا لە دوای ئەم حادثە ئێستاوە بە داتاکانی فیزیا کیمیا بەیۆلۆجی یاخود هەر شتێکی تری فیزیکال وڵد لەوانە تێبکە هەڵبەتە ئەمە مۆزوعەکە شتەکە شەرنی ئەوەندە ئاسان بێ بەڵام ئەمە ترێندێکی کێ سەبەبەکە چییە سەبەبەکەوەکو باسمان کرد هەستێک هەیە کە زمانە ینی مۆدلەکانی زمان یەشتا زۆر شت هەیە ناتوانێ بیکات ئەمە چۆنڵی ئیدعای یەکێک بەشێک لە ریسەرچەرەکانە کە لەم چەند مانگەی ڕابردووە لە دوسێ مانگی 4-5 مانگی ڕابردووە دەنگیان دەرکەوت و بەرز بۆتەوە دەربارەی ئەم مۆزوعە جا بەڕێزان لە ناونیشانی وەبینارەکە و هەتاکو ئێستا قسەکەمان لەسەر ئەوەیە بەڕاستی یەکەم وەکو مێژووی AI بۆچی گەیشتوتەوە بۆ لە 2012 ئەو حاڵەتە ڕوویدا بۆ لە 2023 دوای ترانسفۆرمەر و گەیشتە ئەو لوتکەی با بڵێن کە سەرنجی خەڵکی ڕاکێشە و دواتر وتمان ئێمە مۆدێڵەکانی AI ئەویست وشە لەوە دەستپێکرۆ کە تەنها وشە تەخمین کاو بدۆزێتەوە وشەی داهاتوو چیە پێویستەکە دواتر چی بوترێ بەڵام ئێستا لە ڕێی زمانەوە توانای ئەوەی هەیە یەخود باوڵین ئەیەوێت مۆدیلکردنی جیهان بکە و بتوانێت لە هەموو قسەیەکە یعنی هەموو بابەتێکە قسەی خۆی هەبێ و ترێندێکی تری زۆر نوێش هەیە کە وەکو باسمان کرد ئەڵێ نەخێر زمان یەشتا کافی نییە بۆ بابەتە بەڵکو پێویستەکە ئێمە داتای فیزیکال وڵدمان هەبێ کە ئەو دەیتایە زیاتر مۆدیلەکان فێر بن لەسەری و بتوانن ڕێگا خۆش بکەن بۆ ئەوەی کە مۆدێڵێک هەبێ نەک هەل لە زمانی مرۆڤەوە شت فێر بێ بەڵکو لە دنیای ڕاستەقینەوە فێر بێ من زۆر سپاسدانەکەم بۆ گوێگرتنتان هیوادارم بابەتەکە سوودی هەبوو بێت و خۆشحاڵم لە هەر سەرنج و هەر پرسیارێکی بەڕێستان سوود وەربگرین دەستان خۆش دەست و چاوت خۆش کاک دکتۆر زۆر سپاس بەڕاستی وبینارێکی هەم لە ڕووی ناوەڕۆک و هەم لە ڕووی پێشکەشکردنەوە زۆر لە جێی خۆی و زۆریش پێویست بوو بۆ تێگەیشتن لەو مێژووەی کە AI پێدا تێپەڕیوە و تاکو ئەمڕۆ و تاکو بەرچاوڕوونیەکی باشش بەرە و ئایندەی ئەو شوێنە پێمان وایە زۆربەی هەرە زۆری بەکارهێنەرانی ژیری دەستکرد ڕەنگە لەو مێژووە حاڵی نەبوو بن بۆیە زۆر جار تووشی هەڵە دەبن بۆیە زۆر جاریش تووشی ناومێدیش دەبن لە بەکارهێنانەکە ئەمەش مەبەستمانە بەڕاستی هەمووکو ئەکادیمیا هەم لە بوارە ئەکادیمیەکە ببینە چاوساغێک بۆ ئەوانەی کە ڕەنگە لە داهاتوودا سەرکاریان لەگەڵ ژیری دەستکردیان بۆی بە شێوەیەکی بەرپرسانەتر ژیرانەتر مامەڵە لەگەڵ ئەو ژیرە بکەن من زۆر سوودم بینی زۆر سپاس دەکەم بەڕاستی دڵنیام بەشدارانیش زۆر سوودیان بینیوە ئەوانی تریش کە پێیان نەکراوە ئامادە بن لەگەڵمان دوایی تۆمارەکە دەبینن بە دڵنیاییەوە تۆمارەکە بە زووترین کات دادەنێن چکە بەڕاستی بابەتەکە زۆر گرنگە و زۆریش پێویستە سپاسی جەنابشی دەکەین کە بە زمانێک شیت کردەوە کە هەموو کەستی بگا ئەوە نییە ئیلا خەڵکی پسپۆر بێ کە ئەوەش بەڕاستی گرنگی خۆی هەیە چونکە دەبێت بە زمانی خەڵکەکە قسە بکەین بۆ ئەوەی بزانن چی دەکا و چۆن بەکاری دێنێ من دووبارە سپاس دەکەم خەڵکێکی زۆر لەسەر خەت بوو لەگەڵمان ئەو لە هەموو شارەکانی کوردستان لەگەڵمانن لە کەرکووک لە سلێمانی لە هەولێر سەید سادق ڕانیە کۆیە هەڵەبجە شەهید کەلار سۆران تەقتەق هەڵەبجێ با بڵێن هەموو ئەوانە لەگەڵمانن کە ئەوە جێی خۆشحاڵیە بەڕاستی دووبارە زۆر سپاس دەکەین مەسەلەی ژیری دەستکرد و ئەو ترسەی کە هەیە خۆی ئاماژەت پێکرد لە کۆتاییەکەی بەڕێزانەوەی دەوێت پرسیار بکە دەتوانانی دەستی بەرزکاتەوە ئەوەی دەوێت پرسیار بنووسێ لە چاتەکە بینوسێ ئەمە دەیخوێنینەوە بەڵام تێبینێکی من ئەو ترسە لە جێگەی خۆیەتی بە تایبەتی کاتێک AI یان ژیری دەستکرد دەگاتە قۆناغێک کە بتوانێت بڕیار لە شوێنی تۆ بدە بەڕاستی ئەوە ڕەنگە ترسە هەرە گەورەکە و هەڕەشە گەورەکە بێ کە تۆ ئاگاشت لێ نییە بە ناوی تۆ بڕیارێک دەدا کە ڕەنگە تۆ خۆتبی ئەو بڕیارە نەدەی چونکە زۆر فاکتەر و زۆر هۆکاری تریش هەن کە ڕەنگە تۆ ڕەچاویان بکەیت چی بکەین بۆ ئەوەی خۆمان بپارێزین لەو بڕیارەی کە ئەمە بڕیاری خۆمان بدەین لە دەست ئایەکە یعنی چه هەنگاوێک هەیە بیگرینە بەر بۆ ئەوەی بەلایانی کەم
ئەو قۆناغا هەندێک هەستیارە بە سەلامەتر تێپەڕێ؟ وڵی کاک دکتۆر من بە هەندێک قسەی هەرە شخصە هەرز گەورەکانی بواری ئای قسە بکەین لە من نەبێت کەم بەڕازی مۆزوعەکە زۆر زۆر گەورەترە لەوەی هەموو یەکێکی وەکو منیش هەتا قسەی تیا بکەین هەنی بەڕێزی مثلەن ئێمە هینمان هەیە جیفری هینتنمان هەیە بەڵێ ڕاست باوچی ئەیدان بەڵێ ستیوارت ڕسڵمان هەیە مەسەلەن یۆشوا بێنجۆمان هەیە ئەمانە شخصی گەورن و من زۆر گوێم لە ئەوەکانیان گرتووە با لە یۆشواوە دەستی پێ بکەم یۆشوایەکێ بلو کەسان تەمان ئەگە یۆشوا لە عالەمە ینی ئستا حالێنەوەی کەم زند لە زندوەکانە تەماڵێن زۆرترین سایتێشنی هەیە کەسر ملیۆنی سایتێشنی هەیە بەحسەکانی شخصێکی زۆر بەتوانە و ئەوەیە لەو بوارەدا پێم وایە کەنەدیە خۆی نمونونەکە هێن و بەس بۆی حاڵی بین مۆزوعەکە چۆنیەوە دوای ئەو چیەکە ینی ئەو ئەڵێ من بەم هەموو زانیاری خۆم و هەتا ساڵی 2023 ئەمزانی ئەی ممکنە مەترسی هەبێ و من خۆم شخصی خۆم لەو کتێبانی ڕسڵ کتابەکانی لە کۆنەوە تقریبنەوە دانێکم لە بەردەسە ئەو لە بەرچاومایە لە 2020 نووسیوێتی لە پاسی ئەم مەترسیانی کردووە هێشتام شتان ڕووی نەداوە بەڵام یەشۆ بێنجۆ ئەڵێم من تۆ تەخەیولم ناکرد ینی خەیاڵم لە خەڵمە ئەوە دروست نابوو کە ئەمە مەترسیەکی گەوری هەستمەکە شتەکان لەو زیاتر نەزەرین ینی وتی هەتا ڕۆژێک کاتێک کە چاچی پێتی ئەمانە پیا بوو بیرم لێ کردو کە ممکنە ڕوو بدا ئەڵێم من نەوەیەکم هەبووە نەوەکەی دیارە بینی زۆر خۆش و منداڵێ بۆ بینی زۆر خۆش بوو لەگەڵ باپیرەوە حاصل ئەڵێ لە نەحزەیەکە سێری و منداڵم کردم باشە ئەکرێ من لە داهاتووە ئەم منداڵی من نە من پەروەردەی بکەم نە باوکی نەدایکی بەڵکو مۆدیڵێکی ئای بێ پەروەردەی بکە و ئەوەندە سیقە دروست بێت ئەو ببێتە چۆنڵی پەروەردەکاری ئەو کاتە چڕوەدا وتی کە ئەوەم بینی وەکوایە چۆن بڵێ کارەبای لێمدا و شۆک بمکرێ ڕێک وەستام وتم ئیتر ئێستا کاتێتی من زۆر بەجددیوە لە مۆزوع بڕوانم و بێ حەلی ئەم قەزیە بکەم بۆی ئەو هەوڵی دا شتێکی کە بکە ئێستاکە ئەو ئینستیتیوشنێکی دروست کردووە ئینستیتیوشنەکەی بە هەموو قووەتی خۆی ئینستیتیوشنێکی چۆنەڵی قازانجنەویستە ئەوێت ئایەک دروستکە کە ئایەکی سەلامەت بێ ئایەک بێکان عزیێتی مرۆڤایەتی نەدا هەمان ئەم جملێ بە نەوعێکی کە جیفرهنتن ئەڵێ دەبێ یەک حالێکمان لە پێشە ئەم حەلە بۆ کەسانێک کە خاوەن هێنە خاوەن ستێکۆلدەرن ینی خاوەن قەرار و دەسەڵاتن باڵێن ئەڵێ پێویستەکە ئای چۆنڵی دەسوپیەکانی ببڕین لە شوێنەکانی ترا هەوڵی لێ بدەین کە ئای پرایۆرتیکێ بە شتێک هەبێ کە ئەولەویەتی ڕقەمیەکی هەبێ ئەوش ئەوەیە ئای بڵێ من دایکی مرۆڤم چۆن دایک هەر دەبێ خزمەتی مرۆڤکە هەر دەبێت لە پێناو مرۆڤ بژێ و بمرێت ئەولەویەتی ڕقەمیەکی دەبێت ئەو مۆزوعە بێ کە ئەولەویەت کرا ئەو مۆزوعە و هەم ئەمە وەکو پرەنسیپێکی ئەخلاقی بێ لە بینی هەموو مرۆڤەکان کە ئەم مۆدیڵانە دیڤلۆپەکەن و دروستەکەن بڵێن ئەمە ڕقەمیەکە لە دوایەوە چیەکەی قینە ڕقەمیەک ئەوەیە هین ئەمە بکەین جا بەس ئەمەش کێشەیتیایە کێکێشمان بۆ باسەکە ستیوارت ڕسڵ باسێکە ئەڵێ خۆی پێکەنێ لەگەڵام قسەیە ئەڵێ بەڵی ڕاستە و قسێشتی زۆر باشە حریشمانیە ئەوە نەبێ بەسەڵی کێشەیەکمانێک کێشەکەش فەلسفیە ئەخلاقیە ئایدۆلۆجیە ئەی شوەیە پرسیارەکە ئەوەیە ئەم دایکە چنەوە دایکێ بێ باشترین شت بۆ مرۆڤایەتی چییە خۆ ئێمە وەکو کورد وەکو موسڵمان وەکو خەڵکی بۆ نمونە ڕۆژهەڵاتی ناوڕاست تعریفمان بۆ باشترین شت بۆ مرۆڤ فەرقی هەیە لەگەڵ کەسێک لە با بڵێن لە ئەوروپا خەڵکی تەنانەت لە ئەمریکاش ڕەنگە فەرقی هەبێ لەگەڵ ئەوروپا و لە سین فەرقی هەبێ ئەڵێ ئێمە کێشەمان لەوەدایە کە متتەفق نین لەسەر ئەوەی باشترین ژیان چی بێ وێنەکەی چۆنە تا ئێمە بڵین هەر هەمومان ڕاست قبولمان نیەم ئای مۆدێڵانە شتێکی کە بکە وەکو ئەوەی کە مەسەلەن نمونەیەکی ئەخیر و جوابەکەشم درێژ نەکەمەوە کاتێک کە کۆپیکردنی ئەوە کرا مرۆڤ کۆپی ئەکرا و ئەو نوع حاڵەتە و مەشروع ڕاگیرا بە شێوک لە شێوەکان هەموو خەڵک متتەفق بوو کە مەکارێکی خراپ و ڕایانگرت ئێمە کوێی ئای ڕابگرین کۆمپانیمنتێکی یەکجا زۆریان کردو بە ملیارها دۆلاریان تا سەرف کردووە و بە تەمان بگەنە مۆزوعی AGI کە ئەمە بە حقیقت مەگەل لەگەڵ پرسیارەکانە باسی AGI بکەین ئەوش خۆ بە خۆی قەزەیەکی کێ ڕاست دەست چاوت خۆش بێت دکتۆر زۆر سپاس با ئەو بەڕێزانە وەرگرین کە دەستیان بەرز کردێتەوە مامۆستا نەبەرد لە مێژە دوایەوە مامۆستا ئاسۆر دەگرین مامۆستا نەبەرد فەرموو
ئەگەر پرسیارەکان پوخت و ڕاستەوخۆ بن زۆر سپاسان دەکەین. فەرموو. زۆر زۆر باشە. دەست خۆشحاڵی دکتۆرجان، زۆر سپاس کە کاتی خۆت پێ بەخشین. وەڵا کاک دکتۆر، من چەند پرسیارێکم هەموو بەڵام کورتیان دەکەمەوە. خۆی دەتوانێت بڵێن بڕپڕی پشتی AI مۆدێلەکان دیتایە. ئایا بۆ هەموو دیتای کە ئێستا بەردەستە کەوەکو ئامارکە نیشانە داین، ئێمە لە 2026 یان 2027 تووشی قەیرانی هاردوێر دیڤایزەکان نابێن بۆ ستۆرێجکردن؟ پرسیاری دووەمیشم سەبارەت بە لێرن فڕۆم فیدباک بوو. ئێستا خۆی ئەگەر پرسیارێک لە چاتGPT ئەوانە بکەین کە زانیاری نەبێ، ئەو هەوڵ دەدا وەڵامت داتەوە تێکەڵەیەکت بۆ دروست کات کە بەس ڕەتی بکاتەوە بە پرسیارەکەی خۆتەوە. دەکرێت کاتێک بۆ نمونە باوا دەبنێ پرسیاری مەتەڵ لە چاتGPT دەکەی، مەتەڵێکی کوردی، لەبەرەوە هیچ سەرچاوەیەکی لە بەردەستدانیە، دەکرێت ئێمە بە پرۆمپتێک زانیاری بە چاتGPT بدەین بۆ کەسی داهاتوو بەجێ بهێڵین، کەسی داهاتوو کە هەمان پرسیاری کرد ئەو فایلی ئێمە بەکاربێنێتەوە و وەڵامی بداتەوە. دەست خۆش مامۆستا نەبەر. پرسیاری سێمیشتم کاک دکتۆر سەبارەت بە پێشبینی لەبیرم نەچێت مامۆستا نەبەر ماگەنووسمەوە ئەگەر دانە یاخۆ بینوسم عفوم کەتخە. وڵات پرسیاری یەکەم سەبارەت بە ئەکرێ دانە بەدانە وەڵامی بدەمەوە بۆی مامۆستا نەبەر بەنسبەت هاردوێرەوە خۆی ئێستا لە داهاتوو خەڵکیانەوە AGI دروستکەن، ئەویش شەڕە گەورەکەیە. ستیوەرت ڕەسڵ قسەیەکی هەیە ئەڵێ ئێمە بۆ AGI هاردوێرمان موشکیلەمان نییە، ینی هاردوێر ئەوەنە دروست کراوە حتەنانەت AGI چەند جارانێک توانای ئێستای AI پێویستە. ڕەنگە من و تۆ نتوانین شتەکان زۆر سێفکەین، ئەوان ئەتوانن بیکەن، یان باڵێ ئەو ئینڤستمنتی کە کرا و پارەی کە دانراوە بۆ قەزیەیە بەڕاستی ئەو پارەیە کافیە بۆ ئەوەی کە هاردوێری یەکجا زۆریش پیا بکەن بتوانن داتای زۆر خەزم بکەن. اینجا داتاش بە زۆری نییە، ینی دواتر ئێوە شۆش ڕەنگە مۆزێک لە هەیە کە کوواڵەتی بەرزی دەیتا بێڵێرێت و باقیەکەشی فڕە بدرێ. ئەمە بەنسبەت ڕاست. پرسیاری دووەمی ئەو جەنابەت ئایا مەسەلەن من ئێستا شتێک بدەم بە ChatGPT دواتر بەکارهێنێتەوە یان نا؟ طبعاً خۆیمە جەدەلێکە، جەدەلەکە ئەوەیە کە هەم مۆدێلەکان ئەڵێن ئێمە داتای تو ئەپارێزین و پرایڤەسی تو ئەپارێزین و ئەم نەوەشتانە، بەڵام خۆشیان هەر لە ئێواشەواش بەتۆڵێن ئەڵێ ئێمە لە فیدباکی تۆ شت فێرە بین، فیدباکی تۆ شت فێرە بین. خۆی مۆدێلەکانی AI ئەوە نییە بڵێ وڵای ئەمە داتاکانی مامۆستا نەبەردەیان هی عەبدولباسط ئەیبائی داتە کاک دکتۆر هێمداد، ئەوە وان نییە ینی. بەڵام مۆد داتای هەمومان ئەبا بەکاری هێنێ هەم فێرە بێ لەسەری و هەم مەرحەڵی هەیە. لە مەرحەلی پریترینینگەکە وەختێکەوێت تا بەکاری بێنێ، لە مەرحەلەیەکی تر هەیە کە وەکو چۆنەڵی پرۆمپت تیونینگ بەکاری ئەهێنێت، ئیسفادەی لێکە، ئیسفادە لە داتاکانی تۆکە هەم بۆ تۆ و هەم بۆ خەڵکی کەش و بە تایبەتیش پرسۆنەلایزێکە بۆی تو. ئەمە پرسیاری دووەمجا پرسیاری وڵای گەر مامۆستا نەبەر یارمەتیمان بدە بە ئەوانی ترژ وەگرن ئەگەر کاتماوە دەگەڕێنەوە سەری. مامۆستا ئاسۆ فەرموو. مامۆستا ئاسۆ محمود. گەورێتە بەڕێزی سەربەز انشاءالله دەست خۆش بکات و عەبدولباسط جوان ڕوونی کردەوە موفق بین انشاءالله. تقریبا ڕوونکردنەوەی دەم هەر پرسیارە، بەڵام بزانم پرسیارە چۆن لێی تێگەیت و وەڵامێکم بیتەوە. جەنابەت فەرموود یعنی ئێستاکە ئەم مۆدێلانە ئەلگۆریسمەکان بە ئەندازەیە پێشکەوتون خۆیان بتوانن لە دنیای فیزیکاڵەوە ئەوەنێ دیتێکتی ڤیدیۆ و کۆمەڵەشتی ئەوە بکەن. ئەمە بڵێم ئێمەی تاکی کورد بابنێ وەکو بەکاربەر یا لە سەتاسەری عالەمە وەکو بەکاربەرەکان ڕۆڵی داتا بە نیسبەتی ئەمەوە چۆن ئەمێنێت، ینی لە کوێی هاوکێشەکان هابێ ئەو AI بەم شێوازە بتوانێت دیتێکتی با بڵێن ڤیدیۆ و هەموو شتانە بکات و چۆنەڵێ لەگەڵ واقعەکە جۆرە خۆی بگونجێنێ. مامەڵی ئێمە لەگەڵ دەیتا ئەوەی کە پێدرێت چۆنە بێت چۆن نابێ، ینی حەزەکەم لەو ڕوونەوەکی زیاتر سپاس دەکەم. دەست خۆش مامۆستا، زۆر سپاس. فەرموو کاک دکتۆر. مۆزوعی داتا ئێمە داتامان ڕۆشتووە، یعنی داتا لای ئێمە نەماوە بەڕاستی، ینی بەسەراحەت پێڵێن داتا ئێمە ڕۆشتووە و ئەو ئیسفادی خۆشی لێکە، بەڵام یعنی شتێک هەیە خەڵک نەختی خراپ لێ حاڵێ بێ، معناوە نیە من داتاکەم کە ڕۆشتووی تر من لە لای ئەو مۆتوانی بەیانی بێ وابکە بەو نوعە نییە. داتای من ڕۆشتووە ئەوە توانێت بەکاری هێوێنێت و مۆدلەکەیشی خۆی پێ فێرەکات و جاروای ئێمە خۆشمان زۆر هەوڵە دەین داتاکان ئێمەش ببینێ بۆی کوردیەکی باشتر قسە بکە
یاخود مۆزوعەکە ئێمەش بەڵێ باشتر بێت. ڕاست داتاکانمان ڕۆیشتووە، ینی داتا ئەو بیر لە داتا مەکەنەوە، ئەوە کابراوەتی فاتحای بخەن ڕۆیشتووە تاوە بۆ ئینتیای پیاتوە. بەڵام پرسیارەکەەوە ئێمە چی بکەین لەگەڵ ئەم مۆزوعەیە بە حقیقت خۆی دیوێکی هەیە، قورسی شەشتەکە ئاسان نییە، بەڵام مرۆڤ دەبێ هەوڵ بدات کورت و مختصر لە کۆتاییەکەیەوەم لە سلایدەکە لە شوێنێکی ترابوو بەڵام دام نەنا لە کۆتاییە ئەی یارمەتی دەربێ ئەی جێگرەوەی من نەبێ پێگرەوە نەبێ. ڕاست لاخیرش من قەنەعەتم وایە هەر ناتوانێت جێگرەوەی ئێمە بێ ناتوانێت وەکو مرۆڤ بێ. بەڵام ئەگەر بێت و ئێمە خۆمانی تەسلیم بکەین بڵێن بابێتە جێ ئێمە زەرێکی گەوراکەین. ئەبێ ئەی یارمەتی دەرمان بێ، پشگیرمان بێ، ئیسفادی لێ بکەی، سوودی لێوەربگری، بەڵام نابێ هەموو شتێکت بۆ بکات. چکە هەموو شتێکت بۆ بکە پرۆسی فێربوون هینە بێت ئەوەستێ. وە مهمترین شتش کە مرۆڤ بهێڵێتەوە وەکو خۆی ئەوەیە فێربوونی بەردەوام بێ. ئەگەر فێربووستا لە مرۆڤایەتی ئەکەوێ. ڕاست دەست چاوت خۆش بێ. کە دکتۆر مزگینمان لەگەڵە فەرمووکە دکتۆر مزگین. سڵاو ڕێز، دەستان خۆش بێت، دەنگم دەگات؟ بەڵێ دکتۆر فەرموو. دەست خۆشی لە دکتۆر دەکەم، زۆر شتەکانی وازەح و ڕوون کردەوە لە بۆ ئێمە. بەزەم پرسیارەکەم هەبوو، وتی کە لە مانگی سێوە تقریبان وای لە هاتووە وەکو بڵێ کە بە ئای دەڵێ هەموو شتت بۆ تەنزیم دەکە و ڕێگە دەخا مشکلت نییە لەوە مۆزوعی. بە باسی مەترسیەکانی شت کرد لە پاش ئەو مەرحەلە پێشکەوتنەی کە ئێستا گەیشتی پێ. ئایا شتی دیکە شەیە کە بەشەر یعنی دیسان فکری لێ بکاتەوە، دیسان ینی باسی IGI کرد بەڵام شتی دیکە شەبێت یان لە پاڵەوەەوە. پرسیاری دووەمیشم ئەوەیە وتت کە مەسەڵەن دەبی ئای وەکو دایکێک بێت، هەروەکو کە ئیشارەت بە ئەوتەی ئەو زانایە کردی پێشتر کە باست کرد. بەڵام هەندێک جار دەبینین دایکیش ینی ئیلا لەسەر ئەتو دایکێک هەیە کە مەسەڵەن زۆر بەڕحمە زۆر ئەوەیە، بەڵام دایکیشمان هەیە دیتیتمان منداڵیشی دەکوژیت. ئایا ئەیش هەمان حاڵەتی نابێت؟ دەستان خۆش بێ. زۆر سپاس دکتۆر جان، فەرموو. ئەفم کە پرسیاری یەکەم چی بوو کە تۆگیان؟ پرسیاری یەکەم هەر لەسەر ئەو مەترسیەکان و داهاتووی مەسەن AGI هەیە، چیتر هەیە لە پاڵ ئەوە کە بمان ترسێنێ و یان جێی مەترسی بێ؟ خۆی AGI نەهاتووە پرسیارەکەی بەڕێستەوە بۆتت لە مانگی سێ و ئەو شدا ئەو یەک نمونەیەک بوو، کەسێک بوو کە دیڤلۆپی ئەوەیە کرد، مۆدیڵێکی کرد بۆ خۆی، هەستی بەو شتە کرد وە سەرنج ڕاکێش بوو هەموو عالەم بوو بە خەبەرێکی زۆر گەورە. قسەکە ئەوە بوو کە تۆ مۆدیڵەکانەوە بکەی ئەتوانێ ئەو چۆنڵی بۆ حەدێکی لانیهایی بە دوای شتا بگەڕێ کە تۆ هەموو شتێکت دا بەدەست ئەو ئەتوانێ بگەڕێ ئەو ڕێگایانە و کونوکە لە بەرانە ئەدۆزێتەوە تا ئەو هەدەفەی کە تۆ پێیت و تووە جێبەجێی کە بەبی ئەوەی تو هەندی ڕێگایشی بۆ خۆشکی ڕێگای ترە دۆزێتەوە. ئەمە ملاحەزەیەک بوو کەسێک لە دیڤلۆپەرەکان لە مانگی سێبینی معنایەوە نییە هەموو شوێنێک وای لێ هاتووە. ئەمە ڕقەمیەک خۆی AGI هێشتا نەهاتووە بە معنا گشتێکی، چکەم AGI ئەو کاتەیە کەیتر بەڕاستی ئێمە لە ماڵەوە دانیشین، یعنی ڕێکە بێتە بریکاری ئێمە. AI مۆدیڵەکان ئەمنە بریکاری ئێمە، یعنی تۆ لە ماڵەوە دانیشی سیارەکەشت بۆ با بەدەوام و بۆشتە هێنێتەوە نام چیەکە و چێکە. ئەمە تعریفی AGIە. بەڵام ئەمە تا ئێستاکە بەو معنایە نەهاتووە باوا بڵێن یان با بڵێن خەڵک بەکاری نەهێناوە بەو شێوەیە، چونکە ئەمەش خۆی ئەگەر ڕوو بدا بە تەکید مەترسی زۆری ئەبێت، بۆیە ئەو کاتە ڕەنگە ڕەتفعلی تری هەبێ. یعنی قسەیەکەیە لەسەر مۆزوعی مەترسیانە، خەڵکێکەیە ئەڵێن دەبێ AI کەتنێک بکە کەتن ئەبێ کەتنێک بکە بۆی خەڵک بەخۆ بێتەوە ڕایگرێ وەکو قومبلەنەوەیەکەی ئەمریکا کە لە یابان کە لێیدا اینجا ئیتیفاقی مەنعی نەوەوی و نازام نەوەشتانە هاتە مەیدانەوە. یەکی ڕەنگە بڵێ دەی وەڵاهی ئەوە هێشتا حقیمەتی نیەوە بەڵێ ڕاستە، بەڵام ئێستێکی پێوە بێ سێرەگەن زلهێزەکان هەموو شتێک بەکارهێن بەڵام ناوێرن ئەو هەنگاوە بکەن، چونکەزان ئەو هەنگاوە ینی هەنگایەکە زۆر شتی تری بە دواوە دێ، ینی دای من هەوڵ حەلە بە هیچ شێوەیە بەس بۆ تهدیدکردن بەکاری بێنن. ئەبێ وا بکەین ئێمە ئەمە قسەی ئەو زانا گەورانەیە، ئیتیفاقێکی نێودەوڵەتی هەبێ کە ئەم ئایە پێشەوەی کەتنەکە بکە، پێشەوەی موسیبەتەکە بنێتەوە، ڕێ بگرین لەو شتانەی کە ممکنە موسیبەتە بنێتەوە. مقارنەی بکەین بۆ خەڵکێک دەبێت چەند خۆی ماندوو کردبێت تا بۆمبی ئەتۆمی دروست کردبێ، یعنی چەند بەحث کرابێ،
بەڵام ئەگەر ئەو لەحزەیە کە پێش وەخت خەڵکێک بیزانی بە ئەم بۆ تۆ بە ئەم شتە دروستەکە من باسی زاناکانەکەم ئەوانەی کە مەسلحەتی گەورەی سیاسی و یاخود با بڵێن مەسلحەتی ناشەرعیان نییە باوا بڵێن بە تاکید ڕەنگە بیان وستە بەیان هەر نایکین بەڵام نەکردووە کام شتێ لێبێ جامانی کە ئێستاگە زاناکان بۆیە ئەیانەوێ زۆر بەدەنگی بەرزێڵێن ینی هەندێ پۆدکاستەیەگە گوێیان لێ بگرن لەبەر یەک سەبەبەکە ناهێنەوە بەیانی دوو بەیانی ئەو قسانە بوانش بوترێتەوە بڵێ ئێوە بۆ قسەتان نەکرد. دەست خۆش بێ پرسیاری دووەمی ئەوە بوو لەسەر دایکە دایک کە دەڵێن ئیتفاق لەسەرەوە بکەین هەمومان بڵێن وەکو دایکە و بەڵام هەمووی وەکو یەک نییە باسی ئەوەش کرد کە ڕاجایی هەیە کۆدەنجی نییە لەسەر ئەوەی هەم پێناسەکە هەم ئەرکەکەشیان تاکید خۆی مۆزوعی دایکۆکو باسمان کرد لەو شاوتومانە ینی ئەسڵەن هەر نەک هەر دایک ینی هەر ئەسڵەن مۆدیلکردنی جیهان فەرقی هەیە لە منطقەیەک بۆ منطقەیەکی کە خەڵکیشتا تاریفی چاکترین شێوەی ژیانی مرۆڤ نەگەیشتوتە با بڵێن پێناسێ بۆی ئەمەش هەمان قسەکەی کاک دکتۆر مەزگین ئەگرێتەوە کە باشترین دای کێیە کامەتا باشترین پێناسەکەی ڕاست دەست خۆش بێ مامۆستا دارستان لە چات ویستی قسە بکە فەرموو مامۆستا دارستان ئێستا مایکەکەت بکەوە فەرموو دوایە دەچین لای مامۆستا نەبەر سڵاوت لێبێ کاک دکتۆر سڵاو لە هەموو لایەک سڵاو لێبێ زۆر سپاس لە بۆ ئەو میتینگە بەڕاستی ئەو بینارە زۆر یعنی ئینترستی بوو زۆر بەنسبەت من بەڵام ئەمن شتێک بە مێشکم داهات ماوەیەک لەوەی پێش جێمان لە ئەوەی بوو مەقالەیەک بوو راپۆرتێک بوو کە ئەو ئەیA زۆر لە مێژە هەیە وەکو بۆ نمونە ئەگەر چەند ساڵێک یعنی 20 ساڵێک پێش ئێستا بدگۆدبایە لێرە لە تەلەفۆنی لە مۆبایلی لەگەڵ کەسێک قسەی دەکەم لە دەروی وڵات با بڵێن ئێستا لە ئەمریکا 11 ساعاتێکمان بیناتکەوان ئێستا لە خەوێ هەستاینە بدگۆ بە ئەگەر بە تەلەفۆن لەگەڵیان قسەی دەکەم یان بە مۆبایل سەوت و سوورە ئەوانم دەدیت ئەوانیش ئەمەیان بدیت باە زۆر شۆکهێنەر بوو یعنی دەیگوت لەوانەیە ئەو کەسە دوور لە ڕووی حازری تێکچووە یان ئەوە لە خەیاڵە قسەی دەکاتن ئەمن بە تەسەووری من وەلو هەنگۆ اختصاصان باشترە و معلوماتان زیاترە بە تەسەووری من ئەو شتە ڕوویدایە بەڵام نایەنەوێ بڵاوی بکەنەوە لە ناو خەڵک یعنی ئەو مەترسیە هەیە کە سبینێ ئای هەموو شتێک بکاتن لە ژیانیمە و لە جیاتی مەش بڕیار بدا بەڵام جارێ ستێپ بای ستێپ نانوێ ئەو شۆکێنەرە دیستانەکە بێتە ناو خەڵک بێ نازانم جەنابەت لەگەڵ ئەو قسەی لەگەڵ ئەو ڕەئیەی کە شتەکە ڕوویدایە و هەشتا و لەوانەیەش زۆر بەکەتومی ئیشی لەسەر دەکرێت بەڵام هێشتا نانوێ ئەو شۆکە بێتە پێشچاوی خەڵک دەستت خۆش بێ مامۆستا دارستان زۆر سپاس کە لەگەڵ مام دکتۆر وەبزان پەیامەکە گەیشت وڵی خۆی من شتێک هەیە ینی ئێستا ئەوەی کە قیادەی ئەم مۆزوعانە کە مۆزوعی AI بابەتی بە پێشخستنی AI وڵاتەکانن بەڵام لەگەڵ وڵاتەکانیش کەمە مەترسیە گەورەکان کۆمپانیەکان ڕاست کۆمپانیەکان مەبەستیان ئەوەیە زۆرترین قازانج بکەن وەمە مۆزوعێکی دوور و درێژە ئەوان هەوڵ ئەدەن بگەنە شتێک کە پێوتری AGI یعنی ئەگەر بە نمونە پێتانڵێن بەڕێزانیان هیوادار ئەم نمونانە بەس بۆیە ینی شتەکە مەفهومەکە بۆی وازح بێ لامان مەبەستمەوە یەکەم شتە بزەوتە خۆی ڕوەدا ینی بۆ نمونە ئەگەر ئەوان بتوانن بە AI با بڵێن مۆدلێک دروست بکەن با بڵێن بابەتێک ئەوەی کە ڕۆژانە خەڵک بەکاری ئەهێنێ بابەتێکی خواردن بێ بابەتێکی ئەوەی کە بەکارهێنانی ڕۆژانەی هەیە بۆ نمونە سین بەچی لە ئەمریکای بردوۆتەوە بۆی شتەکان کە دروستەکە ژمارەیەکی زۆرتر و پارەیەکی کەمتر و ئەتوانێت بازاڕەکان داگیرکە هێزی کاری هەیەم شتانە ئەمریکا ئەڵێ من ئەگەر AGIم هەبێ ئەتوانم ئەگە سین 100 بابەت دروست بکە با بڵین یەکی بە دۆلارێ من ئەگەر بە AGIم هەبێ ئەتوانم 1000 دانە ملیۆن دانە بە دۆلارێ دروستکەم مەسەلەن بۆ نمونە ئەو کاتە سین ڕوخێ لە بەردەم منە طبعاً سینیش بە هەمان شێوە بیرەکاتەوە و اینجا خاصەتەن ئەم دوو قوتبەمان هەیە بەڕاستی قوتبی سینمان هەیە قوتبی ئەمریکاشمان هەیە کە ئەم دوانە لەم بابەتە مواجهاکەن ئەگەر قسەکەی مامۆستا دارستانەکە بڵی شتێک هیچ شتی شاراوە هەبێ بێگومان شتی شاراوە هەیە کە بە ئێمەی ناڵێن بەڵام من بەڕێی من
ئەوە نییە بڵێ گەشت بێتە ئەو شوێنەی کە ئیدارەی هەموو شتێک بکات و ئەم نەوعا با بڵێن بریکاری هەموو خەڵکێ بێمانە نەگەشتوتە ئەو شوێنە بێگومان نەگەشتوتە ئەو شوێنە بەڵام بێگومانش کۆمەڵێک شتی زۆر هەیە کە قەیدی دیراسەیە و ڕەنگە هەندێکشی گەشت بێتن بە نەتایج و بە تاکیدیش بێمە ناڵێن چونکەوانە وەکو ئەمنی قەومی وایە بۆ ئەو بۆ شەریکاتەکانیش وەکو قزەیەکە کە یانەوێ اختراعکی خۆیان بشارنەوە و زۆرترین قازانج لە کاتی خۆیان بکەن. دەست و چاوت خۆش بێ دکتۆر جان. هەر وەکو ئیزافەیەکیش بۆ قسەکەی جەنابەت لەسەرەوەی مامۆستا دارستان بە دڵنیاییەوە ئای نوێنی وەکو خۆشت گوتی زۆر کۆنترە تەنانەت لە 1950ەکان و باوەڕێن ئەو تاقیکردنەوانەی کە ئالان تورینگ و ئەوانە کردیانەوە پرسیارە دەستی پێکرد ئایا ئامێر توانای بیرکردنەوەی هەیە یان دەتوانێت بیر بکاتەوە یان نا لەوێەوە زووتریش دەست پێکراوە. ئێمە هەمووشمان بەبێ ئاگایانە بەشدار بووین لە دەوڵەمەندکردنی ئەو ئایانە و لە ترێنینگەکان و لەو ڕاهێنانەی کە پێ دەکرێت. هەر بۆ خۆت چەندین ساڵە کە دەتەوێت داخلی بەرنامەجێک بێ دەڵێ پێم بڵێ ئەتۆ ڕۆبۆتنی ئەوە هەڵبژێرە ئەوە وا بکە ئەوانە هەمووی وایە یان نیشتەکە زۆرش وازحە بۆتە بزنسێکیش بەڕاستی وەکو بزنسی لێ هاتووە ئەو شەریکە ئەملاق و گەورانە لەگەڵ کۆمپانیاکانیش داتاکانی تۆ دەفرۆشتنەوە بۆیە دەبینێت تۆ ئێستا بیر لە ماڵی خۆت دانیشتی بیر لە شتێک دەکەیەوە یان باسی شتێک دەکەی هەر دوای ئەوە بە 5 دقه پڕی ڕیکلامی هەموو سوشال میدیاکان و شتانە ڕیکلامی ئەو شتت بۆ دێکە باست کردو. مەبەستەکە زۆر لەوە گەورەترەوە خۆت گوتی بەڵام بوونی ئەو زۆرە ئەوەی کە پێیان دەوترا ساینس فیکشن کە ئەوەش لە خۆوە نییە ئەو ئەفلامانەی کە وەکو دەڵێ لە منداڵیەوە سیرمان کردویان بەو دوایە دروست بووە ئەوانە هەمووی بەشێکی ڕاستی تێدایە ڕەنگە بیانێ وەقعەکەی لەسەر مرۆڤایەتی و لەسەر کۆمەلگا هەندێک سوکتر بێ بۆیە بەو شێوەیە باز دەکرێت. من قەناعەتم وایە وڵاتە زلهێزەکان زۆر لەوە لە پێشترن لەوەی لە بەردەستی ئێمەدا بەڵام ڕەنگە هێشتان هەرما بێ. با بچینە لای مامۆستا ئارەزوو دوای دەگەڕێن و لای مامۆستایان نەبەردیش. مامۆستا ئارەزوو ئەحمەد. بەڵێ سڵاوتان لێبێ. سڵاو کاک دکتۆر بێ زەحمەت پرسیارەکەی من لە بواری زمانەوانیایە بۆ مۆدیلە زمانەوانیەکان ناتوان ببنە مۆدیلێکی تەواو جیهانیا خۆ دەتوانین پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەین. گەورەترین بەربەز لە ئێستادا چییە؟ ڕێگرە لەوەی کە مۆدیلە زمانەوانەکە ببنە مۆدیلی تەواوی جیهانی ئایا داتا کەمەیە هێزی پرۆسەسەر لە کاتێک کە ئێمە ئەزانین مرۆڤ لە ڕێگەی تاقیکردنەوە فێر ئەبێ بەڵام ژیری دەستکرد ئەم داتا ئەزموونیی نییە تەنها داتای وەصفی هەیە. دەستان خۆش بێ. دەست خۆش بێ زۆر سپاس. نازەم مەبەستەکەت لەوەیە کە ئەڵی ببێتە جیهانی مەبەست ئەوەیە کە هەموو زمانەکان بزانێ یان بتوانێت مۆدیڵی جیهانی فیزیکی بکە. ئەگەر مەبەست ئەوە بێ چۆن بڵین ینی مامۆستا ئارەزووەکە دەتوانێت ڕوونکردنەوەی زیاتر بدەیت لەسەر پرسیارەکە دەتوانی مایک بکەیت. وەڵاهی منیش هەر ئەوەندەم جێ بوو نازانم ئەگەر بەرحاڵ ئەگەر مۆزوعەکە ئەوە بێت کە ئێمە چۆن بتوانین مۆدیڵەکانی زمان بتوانێت دنیای فیزیکی مۆدیڵ بکات ناتوانێت ئیلا دەبێت لە ڕێگەی نووسینەکانی مرۆڤ بیکە. ئەوش ئەو جەدەلی کە ئاخر سلایدەکان کە باسمان کرد ئەوە بۆ مۆزوعەکە کە خەڵکێکی ئەڵێ کاکە زمان کافی نییە بۆ ئەوەی مۆدیڵەکانی AI بتوانێت لە هەموو شتێک تێبگا بەڵکو پێویستەکە داتای مەسەلەن بۆ نمونە تاقیکردنەوە کیمیاییەکانە تاقیکردنە فیزیاییەکانە ئەو داتانی کە لە دنیای بایۆلۆژیە کۆکرێتەوە ئەمانە دەبێ مۆدیڵەکانی پێفێر بکرێت. جا زمان کە ناتوانێت ببێتە ئەوە لە حقیقەتە ئەتوانێت ببێت لە بەڵام لە کۆنتێکستی نووسینی مرۆڤە. ئەگە تو بڵی هەموو کتێبەکان کە مرۆڤ نووسیبیانێت و هەموو پەیپەر و ئەبحاس و توێژوینەوە و ئەمانە معلوماتی کافی تایە بۆ ئەوەی تێبگەین لە کیمیا تێبگەین لە بایۆلۆژی تێبگەین لە فیزیا تێبگەین لە ماتماتیک ئەو کاتە مۆدیڵەکانی زمانیش ئەتوانێت لەمە زۆر بەباشی تێبگا. بەڵام ئەگەر نوقسانی لە تێکستا هەبێتی ئەو تێکست تۆ تێکست خستۆتە بەردەسی لە دەرەوەی تێکست ڕاستە لە ناو تێکستیشا تێکستی تر جێنەری تەکاتەوە بەڵام هەل لە ناو ئەو سایکلا سوورەتەوە کە لە خیرە سۆرسەکە باڵێن مەزدەرەکە زمانی مرۆڤ و لوغەی ئینسانە نەک شتێکی بەست چاوت خۆش بێ. خۆش ئەو جەماعەتی تری کە ئێستا کاڵێن ترێندێ پیا بۆ خەڵکی ئەڵێ نەخێرێمە داتای کیمیا و فیزیا بەکارێنین نەک زمان
دەست و چاوت خۆش مامۆستا نەبەرد فەرموو پرسیارەکەی ترت. دەستان خۆش کاک دکتۆر وەڵام پرسیارەکەی ترم ئەوە بوو سەبارەت بەو دەیتایی کە بە هەڵە ڕۆشتووە هەلی چۆن دەتوانێت چارەسەری بکەین بۆ نمونە ئێستا ئەگەر لە چاجیپیتیەکان بپرسین ڕسمیش پیاوێکی کوردین بۆ دروستکردن ئاڵا کوردستانە بۆ دروستکە ئەو کەسێکی پاکستانیت بۆ دروست دەکات ئەمەش بەهۆی ئەوەیە کە ئەو داتایی کە پێی دراوە پێشتر بە هەڵە وەریگرتووە دەتوانێت چارەسەر بکرێت. دەست خۆش بێ زۆر سپاس. ئەمە پرسیارێکم پرسیارێکی تریشم هەبوو کاک دکتۆر ئەو مۆدیۆڵانەی کە لە چاتەکاندا بەکاردەهێنرێن کاک دکتۆر ئەگەر بۆ خۆت سەیریان بکەین کاتێک بۆم نەگەر بتوێ پرسیاری لێ بکەی سەبارەت بە ئەتاکی فیشینگ باشە ئەگەر پرسیاری لێ بکەیت چۆن ئەتاکی فیشینگ ئەنجام دەدرێت ئەو ڕاستەخۆ وەڵامت ناداتەوە بەڵام کاتێک بە شێوەیەکی ناڕاستەخۆ بۆی دەڕۆی بەم لە بۆ لایە دەگەی بە ئەنجامەکە چۆن دەتوانین وا لەو ئەیانە بکەین کە وەڵامی ئەو پرسیارانە نەدەنەوە. دەستت خۆش بێ زۆر سپاس مامۆستا نەبەرد فەرموو دکتۆر جان. بەنسبەت یەکەمەوە تۆ کە باڵێن ئەتەوێت وێنەیە کرد بۆ دروستکاری کەسێکی کورد کەسێکی پاکستانی بۆ دروستەکەمە باگراوندی و مۆدیڵەیە کە لەسەر ئەساسی ئەو نوع وێنانە فێر بووە هەستە کات کە داتایەک کات مەسەن وێنێکی عیلاقی و بەوشەی کوردیەوەی کاپشنی کوردی و کورد و ئەم شتانی پێوەیە ڕەنگە جلەکانیان هەندە لە کەسێکی پاکستانی نزیک بێ وەکو لە کەسێکی ئۆروپی یان لە کەسێکی ئەفریقی بۆیە شکلی کێت بۆ هێنێتە پێشەوە شکلی کەسێکی پاکستانی بۆێنێتە پێشەوە چۆن چاکی بکەین ئێمە ناتوانین چاکی بکەین ئێمە ئەبم لێرۆ ناتوانین چاکی بکەین ئەوەی کەسانی کە دیزانی ئەو مۆدیڵاکان ئەبێ ئەوان ئەمە ببێ بە خەمێکیان ئێمە توانین فیدباک بدەین ئەتوانی لە ناو مۆدیڵەکە فیدباک بدەین بڵێن تۆ ئەم وێنەیە کە هێناوە ئەمە بە هیچ شێوەیە کەسێکی کورد نییە بۆ نمونە ئەمەش جلوبەرگی شخصێکی پاکستانیە شخصێکی ئەوەیە ئەم جلوبەرگی کورد بەو نوعانی بەڵکو دەبێ وابێ تۆ توانێن فیدباکی بدەیتەوە بەڵام ئەگەم فیدباکەکەیشی بدەیتێ دەبێت ئەو کەسێک کە دیزاینەری مۆدیڵەکەی ئەو بڕوا لە دواترا ئەم مۆدیڵەت بۆ بزانە پریترینێکە فاینتیونێکە پرۆمتیونێکە چیلێکات بۆی چاک بێتەوە کە عادەتەن هەردانێک لەو مۆدیڵانە ڤێرژن تا ڤێرژن هەوڵەدەن ئەو عیبانە چاک بکەنەوە کە پێیان وایە با بڵێن کۆستمەر ینی چۆنڵی کڕیاری یان بەکارهێنەریان کەمەکاتەوە ئیتر ئایا ئێمە لە معادلەکان خەم لە ئێمە ئەخۆنیان نایخۆن ئەوش قەزەیەکی کێ ڕێکی ئەخیرت کە مامۆستانە بەدەوەی خەزی بەڵێ خۆی مۆدیڵەکان بە ڕاستەخۆلی بپرسی کارێکی ناقانونی ناخلاقی لێ پرسی بە تەکیت هەوڵەدا بڵێ و نایکەم و شتە غەڵەتە و تۆ نابێ و من ناتوانم وەڵامە بەمەوە بە ڕێگای مولتەوی بۆی بێت ممکنە بتوانێت و بابەتی لێ بسێنی یاخود لی دەربکەیت و ئەمە شەجارێکی کە یەکێکە لەو تەحەدا و چاڵنجانەی کە دیزاینەری ئەو مۆدیڵانە تووشی بوونە و دەبێت بیپارێزن دەبێت هەوڵ بدەن ئەو نوع چاتانە نەگەن بە نەتیجەیەکی خراپ لەگەڵیان ڕۆژ بە ڕۆژ ئەوان هەوڵ ئەدەن ئەمە بکەن بۆ ئەوەی کەمترین تاسیری سلبی بکاتە سەر سومعەکانیان ئەوی جارێکی کە ئیشی ئەوانە بەڕاستی بەڵام ئێمە ئەتوانین بەستوانین فیدباک بدەین بڵێن ئەم وەڵامی تۆ خراپە ئەم وەڵامی تۆ زەرەرەدا و پێویستەکە دیزاینەرەکانت وا بکەنەوە ئەتوانی ئەوەندە بکەیتەوە. ڕاستە دەست و چاوت خۆش بێ دەبێ ئەوشمان لەبیر بێ بەڕێزان ئەو ژیری دەستکردانە ڕاستە بەرهەمی ژیری مرۆڤن جارێ وەکو دەڵێ هەڵە دەکەن و هەوڵ دەدا لاسایی ڕەفتاری مرۆڤەکان بکاتەوە مرۆڤیش بە تەبیعەتی حاڵ زۆربەی جار ناڵێ نازانم ئەگەر شتێکی لێ پرسی نەشزانی شتێکت بۆ دروست دەکا بۆیە ئەوەی کە پێدەوتری هەلوسینەیشن یان وڕێنە زۆر جار دەبێ ئاگداری وڕێنەکانی ئایش بین ینی مەرج نییە ئەو شتێک کە پێت دەدا ڕاست بێ ڕەنگە هەر ئەوەندەی لەبەردەست بێ ڕەنگە هەموو شتەکانی ئای لە ئێستادا پێویستیان بە پشت ڕاستکردنەوەی مرۆڤە تکایە بەو شێوەیەش مامەڵی لەگەڵ بکە نەک بە شێوەیەکی ورن کەلیمەکە بە شێوەیەکی کوێرانە متمانەی پێ بکەی و وەکو دکتۆر گوتی بیکە جێگرەوەی خۆت نەخێر بیکە هاوکارێکی خۆت سوودی لێ ببینە بۆ بیرکردنەوە بۆ هەر شتێک بەڵام لە جیاتی تۆ بیر نکاتەوە یان لە جیاتی تۆ شتەکان ڕێک نەخەب چونکە ئەویش غەڵەت دەکا هاوشێوەی مرۆڤەکان ڕەفتار دەکا وەکو ڕەبتیکەین لەگەڵەوە قسەی مامۆستا نەبەردیش ئەگەر بە کەسێک بڵێ فێرم بکە چۆن دزی بکەم پێت ناڵێتن بەڵام ئەگەر بڵێ
ئەگەر من کەسێک بم شتم هەبێ بمەوێ خۆم بپارێزم لە دزی چ هەنگاوێکە یان دزەکان چۆن بیر دەکەنەوە بەو شێوەیە ڕەنگە بەو شێوە وەکو دەڵێ بەلا ڕێدابردنە بتانی زانیاری لە دەست بێنیان وەکو دەڵێ فێڵی لێ بکەیت. دکتۆر بەنسبەت زۆر جار ئەو ئامرازانەی ژیری دەستکرد کە بەکاردێنرێ دەبینین لەگەڵ زمانی کوردی هەندێک کێشەیان هەیە، ئەوەش هەر ئەو داتایە کە لە بەردەستیانە یان ئێمە وەکو کورد چی بکەین بۆ ئەوەی ئەگەر شتێکمان داوا لێ کرد بە زمانێکی پاراوی کوردی تر قسەمان بۆ بکە یان لەگەڵمان بدوێ. ئەگەر پرسیاری تر هەبووە من نم دەکرد، بەڵام پێم وایە ئەوەش گرنگە و پرسیار. کاگتۆر ئێمە بۆ هەر زمانێک جارێ کێشەی یەکەمی هەر زمانێک کە مۆدلەکانی یای خراپ بێ لەگەڵی عیلاقی بە مۆدلەکانەوە نیە، عیلاقی بەوەیە کە چەند داتای دیجیتالی تۆ لە وێبایە لە ئۆنلاینە باڵێن. یعنی ئێستا مەسەلەن بۆ نمونەگە تۆ سەری داتای دیجیتالی ئێمە بکەی مقارنەی بکەی بە عەرەبیەوە کە عەرەبی زۆر نییە طبعاً، مقارنەی بکەی بە فارسیە و مقارنەی بکەی بە ئینگلیزیەوە سێرەکی فەرقەکان یەکجار گەورن. هی ئێمە زۆر کەمە معنای چییە؟ مەسەلەن تۆ ئێستا بڕۆ ویکیپیدیا، ئەمە بۆکو نمونای هێنمەوە، سەری ویکیپیدیا بکە بۆ هەرچ شتێک بە خەیاڵ تا دێ، هەرچ شتێک بە خەیاڵ تا دێ لە ویکیپیدیایە سێرچ بکە بۆی بە ئینگلیزی بینوسە، سێرەکەی پیجێکی دوور ئەگەر سیات لە پیجێکت بوونەیە پیجێکت بۆ دێ بەلایکەمەوە باسی ئەو شتە بۆکەیتە شتە هەرچیە وێ، یعنی تەنانەت بنووسە کوردستان، سێرەکەی لاپەڕێکی دوور و درێژ باسی کوردستان و بۆکە و تاریخ و جوغرافیا و کۆمەڵێشەتی تری زۆری ئەمە. بەڵام ئەگەر بە کوردی سێرچ بکەی بڵی بە کوردیان بتەوێت تێکستێکی کوردی بدۆزیتەوە سەرەکی کەمە. ئەمە کێشەی یەکەمە کە تۆ داتای دیجیتالت کەم بوو لە وێبا لە ئۆنلاینە، ئەمە ئیتر ئەم مۆدێڵە داتا کەمەکەوێتە بەردەسی. بەڵام ئیتر شتێکی کەشەیە لێرە ئێمە چی بکەین؟ ئێمە یەکەم شت ئەوەیە کە هەوڵ بدەین داتاکان زمانمان ئەو نووسینانەمان کە هەیە زیاتر ببێتە دیجیتال و بکەوێتە سەر وێب و سایتی چۆنەڵی ئینسکلۆپیدیاکان پیدیاکان بەگشتی با بڵێن بەکار بهێنین بۆی معلوماتی زۆری تیابنێک، چونکە ئەوانش عادەتەن معلوماتی سترکچەردن، ینی ڕێکخراون باشن و مۆدلەکان دەتوانن بەکاری بێنن. ئەو کەسانشی کە دیزایانی مۆدیلی یان باوەن دیزایانی وبسایتەکەن ئێستا حەقی خۆیەتی کە شارەزا بنەوەی سوفتوێر ئینجینیروانن، ئێستا عادەتەن دیزایانی وبسایتیش وانی هەندێک فاسیلەتی تا هەیە، هەندێک تایبەتمەندی تا هەیە کە تۆتوانی وای لێ بکەی داتاکانی ناو ئەو وبسایتە ئەی مۆدل ئای مۆدلەکان بتوانن ئیسفادی لێ بکەن و بەکاری بێن و فێر بنلی. بەڵام هەنگار یەکەمەوەی تۆ داتات زۆر بێ کە داتات کەم داتای زمانێکی پارە، ئەوە داتای زمانێکی ڕێک و ڕێک نووسرا و با بڵێن نەکەوت ئێستا ئەگەر بەڕاستی ئەو داتای لە بەردەستی ئایدایە کوردیەکی باش نەبێ، ئەگەر زۆریش بێ خۆ بەرهەمەکان خراپ دەبێت. جا خۆی ئەمە هینە کاک دکتۆر مەسەیسە تۆ ئەگەر داتای زۆرت هەبوو هی هەموو نەوەیەک تۆ داتا ئەکادمی زۆرت هەبێ ئەو ئەتوانێت پێی بڵێ بە ئەکادمی ئەم شتم بۆ بنووسە ڕۆڵەکەی پێ دەدەی. بەڵێ ڕاست ئەشتوانی پێ بڵێ بە زمانێکی عامی بۆم بنووسە، یعنی تو بیر لە کەسێکی ئینگلیز کەرەوە چوزانمی کەسێکی غێرە کورد بکەرەوە بیەوێ زمانی بازار فێر بێ لەگەڵ خەڵکا مامەڵە بکە. ڕاست ئەو ئای مۆدێڵە ناتوانێت یارمەتی بداگە زمانەکان هەمووی ئەکادیمی بێ وەکو هینێک دەرەچێ، ینی کە زمانێکی ناتەبیعی دەرێت، ڕاستانێکی ناتەبیعی دەرەچێت. باڵانس نابێت باڵانس نەبێت، دەبێت تو هەموو داتایەکەت زۆر بێ بۆ ئەوەی زمانەکەت بە تەواوەتی وەکو خۆی ینی وەکو خۆی هین بکرێت بەرجەستە بکرێت و بناسیێنڕێ. هەموو داتایەک داتای دەنجی و تێکست و وێنەیش هەمووشیان چکە زۆر جار ئەوانە بەیەکەوە دەبەسترێنەوە. دەست خۆش بێ دکتۆرجان، دوو پرسیاری تر هاتووە و ڕەنگە کۆتایی پێبێنین لەبەر کاتەکە. مامۆستا عەبدوڵڵا جەلیل مامۆستا عەبدوڵڵا جەلال حەمەنووری دەڵێ هەر داتایەکی دیجیتالی خرایەنێتەوە مۆدلەکان ئیستفادەی لێ دەکەن هەر سایتێک بێ؟ خۆی زەمان ناکرێ، ینی ئەوە نییە بڵێ وڵاهی یەکسەر بەکارهێنرێ داتا سترکچەر ئەو شوێنانی کە سترکچەری داتاکان باشترە زووتر با بڵێن مۆدلەکان بەکاری ئەهێنن و بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە ئێستا شخصی خۆمان ئەمە کەس نازانێت چات جی پی تی چ نەوع داتایەکی هێناوە بۆی کە
ترێنی لەسەرکە یعنی ڕەنگە بازی لە شتەکان هە سڕی خۆیان بێ ڕەنگە بەێمەشان نەڵێن بەڵێ بازێکی ئەلانەکرێ ئەڵێن ویکیپیدیا و ئەڵێن مەسەن داتاکانی سوسیال میدیا و ئەڵێن مەسەرەن بۆ نمونە گوگل ئەڵێ گوگل بوک و ئەڵێ بۆ نمونە ئەو مۆدێڵانەی خۆی کە هەیەی بازێکی ئەوترێ بەڵام چیتر ئەوەی کە ناوترێ نەیزانین بەڕاستی ڕاست من ناوە نییە زمانی کەم بڵێم وڵی من شتێکم وبسایتەکەم ئێمڕۆ دروستکرد بەیانی LLM بەکاری هێنێت و یانی وازح نییە ئەو شتە چۆن چۆنیە بەڵام تۆ کە مەکتەبەکەت مەکتەبە با بڵێن کتێبخانە دیجیتاڵێکەت دەوڵەمەند بوو زۆر دەوڵەمەند بوو ڕاست هەتی حاڵ زیاتر بەردەستە بێ زیاتریش مۆدلەکانی AI ئەمە بەگشتی وایە ڕاست مامۆستا محەممەد فەخرەدین دوو پرسیاری کردووە دەڵێ پێت وایە ژیری دەستکرد ڕاسترە یان زیرەکی دەستکرد چونکە هەندێک پرسیاری لێ دەکەی زیرەکانە وەڵام دەداتەوە بەڵام ژیرانە وەڵام ناداتەوە وڵامە ئەمە جەدەلێکە ئەمش قسەیەکە لەسەرەوەی کوردیەکەی چۆن چۆنی بێت طبعاً زیرەکی دەستکرد لە ڕاستیە تەرجەمەی حرفی AI بەڵام کورد کە بەکاری هێناوە لە ناوەندە ڕسمەکانیشە هەر ژیری دەستکردی بەکارهێناوە و ڕێشی تێچی ینی معقول لە ژیری دەستکردەکە ئێستا با بڵێن بۆ ئەم AI لە 1954 بزەوت ئەم AI لەو کاتانە وشەکە دانرا گوتیان artificial intelligence ئەو کاتی کە دایاننا یعنی هیچ زیرەکی تیان نەبوو کە دایاننا هیچ شتێکی زۆر بەسیط و زۆر سادەیش نەبوو هەر دووسێ ڕقەمی کۆ کردەوە ئەمەیان ناو نابوو زیرەکی کە ئەو ڕۆژەی دایاننا مەبەستیان بوو بگەن بە زیرەکی ئێستا ئەگە زیرەکی تێپەڕان دەبێت طبیعیە ئێمەی کورد لەوە بەختمان هەیە کە پێشووتر ئایمان نەکردووە بە کوردی ئەمە ئێستاوا خەریکینەیەکین بە کوردی ئێستا بەختمان هێن ناوێکی بۆ دابنین چۆنڵی بۆ داهاتووی AI بێنێک بۆ ئێستای چۆن تەشبیه نەبێ مەسەلەن خەڵک عادەتەن بە کەسێکە لە مزگەوت بخوێنە پێڵێن فەقێ ینی فەقیه ینی فەقیه ئەو پەڕێتی ینی دەبێ عالمێکی ینی چۆڵی ئەمەلمان وایە ببێ بە فەقێمەش ئەمەلمان وایە بێ بە ژیری دەستکە شەکیە ژیر بێ و ئەو ڕۆژش کە ناوی ئارتیفیشیل ئینتەلیجنسیان لێنا ناوی زیرەکی دەستکردیان لێنا ئەسڵەن هەزیرەک نەبوو بە هیچ شێوە زیرەک نەبوو بەس ئەوان وتیان ئێمە ئەمانە زیرەکیەک دەستکرد ینی بهێنینە ئاراوە ئێستش خەڵک بەتەمایە بەتەمان ژیر نەک خەریکە بڵێم لە ژیری زیاتر ئەگەر وشەیەکە بێ بەتەمای ئەوەی لە ژیری زیاتر بێنێتە ئاراوە ئیتر سەرەگرێ سەر ناگرێ ئەو قەزەیەکێ دووەم پرسیاری مامۆستا محەممەد دەڵێ کاتێککە بەرهەمێکی زانستی بە مۆدلەکانی ژیری دەستکرد دەدەین ئەو بەرهەمە نابێتە بەرهەمێکی بەکارات واتە کەسی تر ناتوانێت ئەو بەرهەمەی تۆ ببە خۆی ئەمەش مۆزوعێکە ینی من بۆ نمونە بەحسێکی خۆمم هەیە ئایدایەکی خۆم هەیە کەس نایزانێ و حەزم لێ نییە کەس بیزانێ هەتاوەکو بڵاویەکەمەوە ئەیدەم بە مۆدیڵێکی AI لە ڕاستیە ئەمە ئەوە نییە لە مۆدیڵەکەی AI لە شوێنێکە خەز نەکرێت و نەفرێک ڕۆژێ لە ڕۆژان پێی پێبات و ئەرە وڵی دۆزێتەوەی با بۆ خۆی وانە بۆ نوعانە بەڵام یعنی معناوش نییە نابرێ ئەی چۆن ئەبرێ کە ئەبرێ ئەم مۆدیڵت دێ فێرە بێ لەسەر ئەم شتەی تۆ لەم شتەی تۆ فێرە بێ هەر ڕۆژێک لە ڕۆژان ممکنە ساڵێکی کە نەفرێکی تر سوتفەتەن بە دەقیقی پرسیاری هەمان ئەم فکری کە تۆ دروستت کردو هەمان ئەم پرسیارە لێ بکە لە مۆدیڵەکە بکە ممکنە ئەم مۆدیڵە پرسیار وەڵامێک بداتەوە ئیسیفادەی کردبێت لەم داهێنانەی تۆ باوا بڵێن لەم بەحسەی تۆ بەڵامەوە نییە بڵێ وڵی ئەمە بەحسێکە بۆ عەبدولباسط نووسیبووی وەختی خۆی وەرە بۆ خۆت بیبشت ینی بەو نوع نییە ینی بە حازری بیدا بە یەکێکیکە بەڵام فێرە بێت لە ئایدیاکان فێرە بێت لە شتەکان یعنی وەکو گشتجارێ کە باسی ئەم AI مۆدیڵانە ئەکرێ ئەگەر یەکێ لە مشکلەکانی ئەوەیە کە ئێستا هەوڵەدەن حەلی بکەن بەڵام هێشتا نەیانتوانێت بە باشی حەلی بکەن زۆربەی مۆدیڵەکان عادا کەمێکیان نەبێ ئەوەیە کە تۆش پرسیارەکەت وڵامت دەداتەوە ئەگەر لی پرسی بڵێ ئەم وڵامت لەکوێ هێناوە پێشت بڵێ سێرەکی دقیق نییە تۆ سەرچاوجارە سەرچاوەکە نیە ئەگە سەرچاوەکەشە بە سێرەکی نەیدۆزیتەوە قسەیە من خۆم بە ماوەیەک دیقەتی و مۆزوعامدا بوو ینی لە مۆدیڵەکە خۆشی مەپرسی و هەندێک ریسێرچشم کرد لەسەر و مۆزوعە علمیان زۆر وازحە بۆ ناتوانێت بگەڕێتەوە دواوە ئەو لە سەدەهاشت و هەزارهاشت فێر بووە بەڵام نازانێ ئەم شتێک کە فێری بووە بیری نەماوە لەکوێ هێناوە لەکوێ فێر وەکو خۆمان ئێستا مەسەلا من بۆ نمونە هەندێک وشە هەیە فێری بوومە
هەندێک وشە هەیە من ئەیڵێمەوە با بڵێن وشەیەکی کۆنە هیچ زمانی منداڵیمە هوی منطقی و منطقێکە لی ژیاوم ئەگەر لێم لە من بپرسی لە کێ فێر بوویت کێ یەکەم جام وشەی پێێتوت من نازانم لە کێ نازام سەرچاوی فێربوونەکەم چی بوو بەڵام ئەزانم بەکاری بێنم مۆدیلەکانی ئای ئاو هەیە ناتوانن ئەسڵەکەت بۆ بێن و لە کوێ فێری بوونە کاتێک کە تریلیۆنێک وشیان بۆ هاتووە بە ملیارەها کتێبیان خراوەتە بەرز ناتوانێت پێت بڵێ لە فلان لاپەڕ لە فلان کتێبەکەی کاک فلان ئەمەد پێ ناڵێ جا ئەم مەزدەرەی تۆش ئەم بەحسەی تۆش ئەم ئایدیایی تۆش ئەبێتە یەکێک لەوانە ئیسوادەی لێکە فێریشی ئەبێ ڕەنگە ئایدیاکان خەڵکی شەمان شت پرسن پێشیان بڵێ بەڵام نازانێ هی تۆیە و ئەمانە و ڕەنگی شەکەس یانی حتا تۆ خۆت بڵاوەکەی تو خۆشت بێزارە بیلی کەسی نەبپرسێ و نەکەسی بیزانێ ڕاست دکتۆر پرسیارێکت بە ئینگلیزی بوو هاتووە لە چاتەکەش بۆم نردی بە شخصی چکە من بەڕاستی تی نەگەیشتم گوتم ڕەنگە شتێکی علمی بێ من نەزانم ینی مامۆستا ڕەفیق مەولود وابزان پرسوویەتی لە چاتی تایبەت بۆم نردی کان LOT and IoT be viewed as the physical layer or real world extension of AI learning? تێکیشتم داخینەکەی وڵای دکتۆر نازانم چاتەکەم ئەوە لێر بزر بوو ساکە کێشانە وازحە IoT ئەگەر ئەو مەبەستەکەیەوە بێ ڕەنگە کە IoT ئایا ئەبێتە physical layerێک بەڵێ لەیەری AI تەمەەن IoT چییە؟ IoT ئەو سێنسەرانەیە کە لە شوێنانە دائەنرێ داتا کۆ ئەکاتەوە و ئەینێرێ بۆ سێڤەرێک لە سێڤەرەکە تەحلیلەکرێ با نمونەیەک بینینەوە بۆ نمونەیەکە کامیرایەکی داناوە لە مەخزنێکی خۆی ئەشیای تیاداناوە هەر کاتێ نەفرێ بوێدا تێپەڕێ ئەلارمێکە نێرێ بۆ سێڤەرێک شەنێرێ بۆ ئەپلیکیشنی موبایلەکەی من ئەرەوەڵا نەفرێک هاتەنا مەخزانەکەی خۆت و ئاگدار بە مەسەلەن بۆ نمونە ئەو IoTە ئینتەرنێت ئۆف تینگز ئینتەرنێتی ئەشیا یانی جا ئەمە ئایا ئەبێتە فیزیکەڵ لەیەری AI ئەگەر مە قسەک جملەکە بزەبت ئاها هاتبێ گوتی physical layer or real world extension of AI learning خۆی فیزیکەڵ لێرە IoT فیزیکەڵ لێرە لەیەرێکی هینە فیزیکیە لەیەرێکی هاردوێرە کە ئایا توانێت سوودی لێوەربگرێ ئایا توانێت سوودی لێوەربگرێ ئەویشی کە ئێستاکە مۆزوعەکەیەکە ئێست کۆنیشە ینی تازە نییە شتێکمان هەیە پێوترێ سمارت هۆم شتێکمان هەیە پێوترێ سمارت سیتی نا ئەم سمارت هۆم و سمارت سیتیە سمارتەکە بەشی سمارتەکەی AI بەشی سمارتەکەی AI جا ئەو سمارتە ئایەکای با بەڕێوە بەڵام لە کوێ معلوماتە هێنێ معلوماتەکە لە ئەوە هێنێ لە ئایۆتیەکانەوە هێنێ IoT لێرە ئەبێتە چی ئەبێتە ئەو مەزدەری کە معلوماتەکانەگەنەوەی سای بینم لە پێش خۆمانەکان IoT as the physical layer or a real world extension of AI physical layer نەک real world extension بالضبط يعني لە شوێنێکە ممکنە بەکار بهێنرێت کە تۆ معلوماتت بۆ پیا بکە و بێتە مەزدەرێک بۆ معلومات بۆ AI مۆدێڵەکان وڵی مامۆستانە بەر دووبارە دەستی بەرز کردەوە بە ئەو جارە ژوەری گرین و تەواوی دەکەین فەرمامۆستاجان وڵا کاک دکتۆر هەر لەگەڵ ئەم ئایۆتیە پرسیارشترم لا دروست بوو سەبارەت بە ڕیکوێست ئێمە ئەو هەموو مۆدیۆڵەمان هەیە ئەو هەموو ڕیکوێستە لە ڕێگەی پرۆتۆکۆل HTTPS و ئەنجام دەدرێت ئایا ئەو پرۆتۆکۆڵە بۆ ساڵانی داهاتوو توانای هاندڵکردنی ئەو هەموو ڕیکوێستەی هەیە خۆی کە مامۆستا نەبەرد یعنی مۆزوعی هاردوێر وەکو جارەکەی تێش لە پرسیارەکەی تریش بە جەنابتم وت تا ئێستاکە کێشەیان نییە لی یعنی کێشە نەبوونەکە سەبەبەکەەوە نییە کە بەردەوام لە بەردەستیانە بێت سەبەبەکەەوەی ئەوان خۆیان پلانیان داناوە تاکیو ئەڕۆن ینی شتێک ئەگەر هاردوێرەکەی تا حدێکی دیاریکراوە بەردەست نەبێ خەڵک سۆفتێری بۆ دروست ناکە ینی خۆی ناخاتە ژێرە و بارە ترس ناکەوە لە حەزاکەی چۆن ئەڵێم ینی خۆ ئەو کەسانی کە هاردوێر مەسن ترافیک
لەسەر نێتوەرکەکان بێ هاردوێرێکی پێویستی بۆی کارێک ئەنجامدا ئەگەن نەبێت ئەسڵەن مۆدیلی بۆ بدر ئەگە مۆدلەکەشی بۆ دروستکرێت لە ناو کتێب ئامێنێتەوە نمونەش لەسەرەوە چییە؟ ئەو دیپ لێرنینگی کە باسمان کرد دیپ لێرنینگ مۆدلەکانی لە 2000ەوە هەبوو بەڵام هەر لە ناو کتێب ئامانەوە هەر لە ناو توێژینەوەکان ئەماوە کەس نیتوانی بەکاری بێنێ ئەیکی توانیان بەکاری بێنن کاتێ هاردوەرەکان بەردەست بوو یعنی گەر هەر ئەینێکی لەو بابەتە هەبێت ینی هەر مۆدلێکی لەو بابەتە هەبێت ئەوەستێت ینی ئەوەستێت و لە شوێنی خۆی ئەمێنێت و ناتوانین زیاتر برەوی پێ بدەین لەبەری هاردوێری پێویستمان پێێنە بەڵام ئەگەر هاردوێری پێویستمان بەردەست بوو ئیتری شەکاتێتە پێشۆ جارێکیکە بەڵام ئەوەی کە من ینی بینیومە تا ئێساکە کەسم نبینێ بڵێ ئێمە کێشەیەکی گەوری هاردوێرمان هەیە بۆ ئەو ئەفکارانی کە ئێستا تەرحەکرێت تەوان بەڵام هەگەم مشکلی هاردوێر باسکی بە قەنەعەتی من مشکلی هاردوێر لە دنیای فیزیکیەکە هەیە بۆ ئەو بەشی کە خەڵک ئەیەوێت لە با بڵێن مۆدێلی جیهان بکە بە لەسەر داتای فیزیکی ئەمە هاردوێرێکی یەکجار زۆری ئەوێت کە بە قەنەعەتی من تا ئێستاکە ڕەنگە سەتایەکیشی دروست نەکرابێ بە قەنەعەتی من دەست چاوت خۆش بێ دکتۆر جان مامۆستا مەهاباد ئیبراهیم دەڵێ ئەگەر شتێک لای ئای داوا کرد ڕێگەیەک هەیە بتوانین خەزنینە کاوڕەش بکرێتەوە لە ناو مۆدیڵەکانی ئایە یەک شتێک هەیە ئەوش ئەوە نەبێ بڵێ 100% زەمان هیچ شتێک گەرنتی ناکرێ بەڕاستی ینی هیچ شتێک گەرنتی ناکرێت و بڵێ وڵا هیچ خەزن نەکرێت بەڵام شتێکیان خۆیان داناوە بۆ نمونە لە جێمینای و پێم وایە بەتەکی لە چاتەکانی تریشا دەبێ هەبێ ئەوەی ناو سێتینگ بەڵێ کە دەچی لە ناو سێتینگە میمۆریەکی هەیە میمۆریەکە توانی بکوژێنیتەوە کە بیکوژێنیتەوە ئەو کاتە بەلای کەمەوە کاتێک کە تو بە ئەکاونتی خۆت داخڵەبی ئەو کاتە تۆ لە چاتێک بۆ چاتێکی تر شتێکی نوێیە لای ئەو لاپەڕێکی نوێیە ئەوەی پێشووتر لە بیری خۆی باتەوە ئەگەر ئەوە نەکوژێنیتەوە مەسن تۆی ساکە پرسیڵی زەحمەت من مامۆستایەکەم لە فلان بەشە فلان ئیشمێ فلان ئیشمێ فلانش کارمەوێت پرسیارێکی لێک دواتە بڕۆ پرسیارێکی لێ بکە با لە نیو چاتی شابێ وڵامگە میمۆریەکەت نەکوژان بێتەوە ئەڵە جەنابەت وەکو مامۆستایەکی فلان شوێن کە لە فلان شوێنە ئیشەکەی ئەم پرسیاری کێکردوتە جوابەکەی ئاهایە ینی ئەنەیە کە پێشتر تۆ چێ بوویتە ینی تۆ چیتە هەمووی بێکەوە کۆلێک دەکات و بەیەکەوە کۆیانەکاتەوە هەوڵەدا وەڵامێکی گشتگیر بداتەوە میمۆریکات توانی بکوژێنیتەوە لەو بابەتە توای نەجاتە بێ بەڵام زەمانی هەر گرنتینی هەر گرنتینی نهایە هیچ شتێک گەرنتینی ڕاست دەست و چاوت خۆش بێ دکتۆر جان زۆر سوپاس بەڕاستی بابەتەکە و با بڵێن مەوزوعەکە زۆر گرنگ بوو زۆر پڕزانیاری بوو شێوازی پێشکەشکردن و وەڵامدانەوەکەش ماشەڵڵا زیاتر بابەتەکەی دەوڵەمەندتر کرد من بە ناوی ئەکادمیای مێگامایند پلس بە ناوی هاوکاران و خۆبەخشان لە ئەکادمیا و بە ناوی ئامادەبووان زۆر سوپاسی بەڕێز پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر عەبدولباست کامل فایق دەکەین لە زانکۆی کوێ لە بەشی سۆفتوەر ئینجینیرینگ کە ئەم شەو لەگەڵمان بوو بەڕاستی بابەتێکی زۆر بەپێزی پێشکەشکردین ببوورە لە هەر کەم و کورتێک ئەگە وشەیەکی کۆتایی هەبێ پێشەوەی کۆتایی پێبێنین کاک دکتۆر لە شتان سا بەم زۆر سوپاسان دەکەم کاک دکتۆر یعنی جوودەکانتان بەڕاستی جێی تەقدیرە و ئینشەڵا سەرکەوتووە بن و لە شتان ساغ بێ و زۆر سوپاسش بۆ هەموو بەڕێزانی کە گوێیان گرت لە کۆتایی شاگە قسەی لەسەر ئای بکەیت بەڕاستی ڕێیەکم هەیە لەسەر ئەم مۆزوعە ئای منعەتەفێکە دووڕیانێکی کێ لە مرۆڤینی مرۆڤایەتیە ینی لە ڕێڕەوی مێژووی مرۆڤایەتیە بەس دووڕیانەکە کەمێک چۆنەڵی زۆر شازای زۆر تیژە یعنی منعەتەفێکی زۆر جیاوازە لەوانی کە پێشووتر هەبووە چۆن ڕۆژێک لە ڕۆژان ئینتەرنێت نەبوو دوای ئینتەرنێت هات پێشتر کۆمپیوتەر نەبوو کۆمپیوتەر هات دوای ئینتەرنێت نەبوو ئینتەرنێت هات ئێستا ئای هاتووە زۆر گەورەیە منعەتەفەکە بەڵام لە کۆتاییە مرۆڤ هەر مرۆڤە ئەو شتێ دەپەڕێنێ لە ئینسانیەکانی مرۆڤ هەر وەک خۆی ئەمێنێتەوە و بەعزەکەڵی ئای هەمووی حەلەکە حەلی ناکە بازێکشیاڵی ئای مەسەلەن بۆ منە ژیانی مرۆڤ هیچ ناهێڵێ و مرۆڤ ئەکا بە نازانم چی و یعنی نامێنێ بەهۆی ئەمەوە بە قەنەعەتی من ئەمە تەنها مەرحەلەیەکی ترەوەکو هەموو مەرحەلەکانی تر بەتەکیل مرۆڤ بە قەنەعەتی من ماندووتر ئەبێ بەڵام ڕۆژێک لە ڕۆژان وەکو دایمە نمونەیەکە هێنینەوە وەکو خواردنی خێرای لێدێ خواردنی خێرا فاست فود کە یەکەم جار دروست بوو خەڵک هەم وەکو حەزحەزی لێ بوو
و هەم وەکو تام و ئەمانە خۆش بوو و هەم سریع بەکارە هاتو ئەمانە. بەڵام لە کۆتاییە خەڵک ئێستاکە حەزی لە دۆخەوە و ساوارەکردێتی ئەوە سەحیتریان ئەگەڕێنەوە بۆ ئەو ڤێرژنە کۆنەکی کە لە گوند و لادەکان کە پێماوەیەک لە ماوەکان ڕەنگە خەڵک گاڵتەی پێکردبێ. ئینسان لەو سایکڵە ئەسوڕێتەوە بە مێژوی خۆی. پێویستەکە ئینسانی یەک نقطەیەکی مهمە ئەوشێ ئای سوودی لێ وەربگرێ و بیکاتە هاوکاری خۆی و بیر لەوە نکاتەوە ببێتە جێگرەوەی خۆی، چونکە یعنی قازانجی لێ ناکات بێتە جێگرەوەی خۆی، بێگومان زەرەری لێکە. ڕاست لە شوێنانیش لە دامەزراوە و لە خوێنگە و تەنانەت ناتوانێت ڕێشی لێ بگری. باشترین شت ئەوەیە ئاراستەی بکەیت، خۆت ئاراستە و ڕێککاری بۆ دابنەی بۆ بەکارێنانەکە. چکە لە هەندێک شوێن هەوڵ دراوە کە ڕێگری لێ بکرێ کە من پێم وایە هەوڵی نەزۆرکردنەوەوانە ناتوانانی ڕێگری لێ بکەیت، بەڵام دەتوانی چوارچێوەیەکی بۆ دابنێ، دەتوانی ئاراستی بکەیت. بێگومان وایە. دەست و چاوت خۆش بێ دکتۆر جان. زۆر زۆر سپاس بەڕێژان بۆ هەمووی بەڕاستی بابەتەکانی ئەمڕۆ بۆ بەشداریشتان. لە زووترین کات ئێمە تۆمارەکە دادنینەوە لە گروپەکانی وەتسەپ و لە سوشەل میدیا و تەنانەت لە چەناڵی یوتیوبیش. بە ڕوخسەتی دکتۆر دوایی سلایدەکانیش ئەگەر هیچ گۆڕانکاری تێدا نەکەی شێر دەکەین لەگەڵ بەڕێزان، چونکە بەڕاستی خەڵکێکی زۆر دواترێت تەمەشا دەکاتەوە. ئەگەر سلایدەکانیان لەبەردەست بێ ڕەنگە باشتر بێت. ئینشاءڵڵا بۆتانە نێرم و کاک عیرفان ئینشاڵڵا وشەی دۆخەوا خۆش بوو. خۆش بوو کاک عیرفان لە هەڵەبجە لەگەڵمانە زۆر سپاسی دەکەین. تا خۆش بێ بە ڕوخسەتی هەموو لایەک ئەم شەویش کۆتایی بە وێبینارەکە دێنین لەگەڵمان بن لە شەمەکانی داهاتوو لە مانجی پێنج سێ بابەتی تری گرنگمان ئامادە کردووە بۆ ئێوەی بەڕێز کە لە کاتی خۆیدا بڵاویان دەکەینەوە. دووبارە زۆر سپاس بۆ پرۆفسۆری یاردەدەر دکتۆر عەبدولباسط کامل کەم شەو لەگەڵمان بوو. کاتێکی خۆش، شەو شەوگارتان شاد بێت. دکتۆر خواتان لەگەڵ بێت. سپاس.